ئازیزانمان لە هەرجەیەکن سڵایمەتان لەوێت بەیانیتان باش بێت بەو هیوای نەمولایەکتان لەش ساغ و تەندروست باش بن خۆشحاڵی نەمڕۆژ کۆمەڵە بڕگۆ بابەتمان بۆ ئامادە کردوون بەو هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا بڕگۆ بابەتەکانمان ببینن خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆشمان لا سێ تەوەری سەرەکی بگرێت لا تەوەری کەم و سەرتاماندا باز لە گەشبینی و ڕەشبینی ئەکەین لە زانستی کۆمەڵناسیدا بزانین کە بەکی ئەوترێ گەشبین یاخود بەکی ئەوتێ ڕەشبین و هۆکارەکانی ڕەشبینی چییە لە ئێستادا و گەزانین کە زۆر کەسمان هەیە لە ئێستادا ڕەشبینن بەرامبەر بە ژیانی خۆیان و بەرامبەر بە داهاتویان ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە هۆکارەکانی ڕەشبینی چین و خێزان و پەروەردە تا چەند کاریگەریان هەیە و بوونی ڕووداوەکان تا چەند کاریگەریان ئەبێت لەسەر ئەم کەسە دواتریش ژینە سەرەوانی کە گەشبینن تا چەند گرنگە ئێمە ڕۆژانە هەڵسوکەوتیان لەگەڵدا بکەین بۆ ئەوەی کە بتوانن بە گەشبینی خۆیان کاریگەریان هەبێت لەسەر ژیانی ئێمە و چی بکەین تا ئێمە گەشبی بین بەرامبەر بە داهاتوو ژیانی خۆمان ئەمە تەوەری یەکەممان دوا بەدوایەوە چینە سەر تەوەری دووەمان لا تەوەری دووەماندا باز لە وەرزشی پەرەگلایدەرەکەین بزانین ئەم وەرزشە چییە و لە کوردستاندا لە ئەچ ئاستێکدا لە هەمان کاتیشدا مەرجەکانی بەشداربوونی یاریزانان چییە بۆ ئەم وەرزشە و باسێکیش لەوە دەکەین کە کەشوهەوا تا چەند گرنگە لە ڕووی ئەم وەرزشەوە تا چەند گرنگە ئەو کەسانی کە ئەچنە سەر شاخەکانی هەرێمی کوردستان و لێەوە بە پەڕەشوت خۆیان ئەفرە دەدەنە خوارەوە ئەمانە تا چەند گرنگە لە کەشوهەوا زانیاریان هەبێت و چی بکرێت بۆ ئەوەی کە وەرزشە بەرەو پێشەوە ببرێ ئایا ساڵانە پاڵەوانێتی هەیە لە ناو هەرێمی کوردستان و ئەنجام ئەدرێت ئەمەش تەوەری دووەممان دوا بەدوایەوە چینە سەر تەوەری سێمان لا تەوەری سێماندا باس لە گرنگی ئەرشیفی تۆمار و کاسێتەکانەکەین ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەند گرنگە کاسێت و ئەرشیفانەی لە ناو تۆمارگاکاندا هەن تۆمار کرێن خەزم کرێن بۆ ئەوەی کە لە ناوچوون بیان پارێزین لەمان کاتیشدا تا چەند کوردستان دەوڵەمەندە بەبوونی ئەم ئەرشیفە هونەرییانە و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە شوێنێکی تایبەتیان بۆ ئامادە بکرێت بۆ ئەوەی کە ئەم ئەرشیفانە نەفەوتێن و بنە مۆرکێک بۆ نەتەوەی کوردی ئەمە تەواوی بڕگەباوەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی وینەرمان بن و سود لا بڕگەباوەتەکانمان بینن بەڵای ئازیزانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە گەشبینی و ڕەشبینی ئەکەین لە زانستی کۆمەڵناسیدا بزانین بە کێوترێت گەشبین بە کێوترێت ڕەشبین و هۆکارەکانی چیە ئەگەر کەسێک گەشبین بێ ئەگەر ڕەشبین بێ و تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی خۆی و لەسەر داهاتووی هەر بۆ مەبەستەش بەڕێز عەدنان ساڵەیی توێژەری کۆمەڵایەتی باشەیەکی ڕاستەخۆ لەمانە کاک عەدنان سڵاو لێبێ و بەیانیت باش بێ بەخێرهاتی بەڕێستان و بەیانیش باش و بەیانی بینەرەکانیش باش سپاس دەکەم بەخێرهاتی کاک عەدنان با سەرتا پێناسەیەک هەم بۆ گەشبینی و هەمیش بۆ ڕەشبینی لە زانستی کۆمەڵناسیدا بکەین بزانین چین بەڵێ وڵا پێناسە زۆر کراوە بۆ ڕەشبینی و گەشبینی بەڵامی تەوی کە بۆ بە پێناسەیەکی باوشایە ئەوەیە سێرەکەی ڕەشبین هەم لە ڕووی پێکاتی وشەکەوە لە ڕەش زایدبین پێکاتەوە و گەشیش لە گەشت زایدبین پێکاتوە و هەم لە ڕووی زاراوەشەوە بەوەی کە بە کەسێک کەوتری ڕەشبین کە دید و تێڕوانینی بۆ شتەکان ڕەشبینانە بێ بۆی کە سەرنج و تێبینی لەسەر شتەکان ڕەشبینانە بێ و خوێندنەوەی بۆ ڕوودا و دیاردەکان ڕەشبینانە بێ و سەرنج و تێبینی ڕەشبینانە بێ ووا لە شتەکان بنوارێەوە لە چوار دەوری خۆی بنوارێ کە ڕەشبینانە بێ پێچەوانی هەمومانە گەشبینانەیە ئەو پێناسە سەر پێیەک بڵین سادە ڕوونە بۆ گەشبینی و ڕەشبینی کراوە چونکە گەشبینی و ڕەشبینی ئێستا هاتووتە ناو ئەدەبیاتیشەوە هاتووتە ناو فەرهەنگمانەوە هاتووتە ناو مێژوومانەوە هاتووتە ناو زانستەکانی تریشەوە بەوەی بۆ نمونە ڕەشبینی و گەشبینی لای فڵان ڕەشبینی و گەشبینی لە ئەوە ئەو لەو بازنەیە دەرچووە کە بۆ نمونە تەنیا لە چوارچێوەیەکی دەرونی سایکۆلۆژیان حاڵەتێکی کۆمەڵایەتی بۆی کە هاتووتە ناو تێکڕای کایەکانەوە و لە تێکڕای زانستەکان مامەڵی لەگەڵاکرێ و کەسایەتی و کارەکتەری ڕەشبین و گەشبین لە تێکڕای ئەو بوارانەیە ڕەنگی داوەتەوە وجودیانەیە هەن کاک عەدنان ئەبینی لە ئێستادا خەڵکی زۆر ڕەشبینن ئەمە بزانم هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەبینی گەنجێکە کە هیچ هیوایەکی بە ژیان نیە هیچ هیوایەکی بە داهاتووی نییە زۆر بە ڕەشبینی بیر ئەکاتەوە سەرتا باباسێک لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین بۆ پێی کە ژیانی هەرێک لە ئێمەیدا گیر کردووە بزانین کە تا چەند بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکە بۆ ڕەشبینی لە ئێستادا بەڵێ وڵا ڕەشبینی ئەگەر ئێمە یعنی خۆشە لە ناو بەرنامەدا هەندێک شت بروژێنین و باز بکەین کە بۆ نمونە هەموو کەس درکی پێ نەکردوێ هەموو کەس باسی نەکە وەلای هەموو کەس ئەوە نەبێ بۆی بە نسبەتی ئەوانەوە شتێکی تازە بێ و شتێک بێ لە ژیانی ڕۆژانی ئێمەیە سوودی هەبێ و ڕنگ بداتەوە ڕەشبینی حاڵەتێکی ئەو حاڵەتەیە کە لای تاک دروستە بێ و لە ناخی تاک و تاک خۆی سنتەرە وەکو هەندێک شت دێتوە لە دەرەوە وای لێکرد بیتی کە ڕەشبین بی بۆ نمونە ئێستا ئەگەر بێت و لە ئێستادا جەنابەت ترسێکی دەرەکی وارە تۆ بکە کە ترسێک لای تو دروست بکە هێزێکی دەرەکی هاتۆ بۆ تۆ لە دەرەوە هێزێک هاتووە ئایوێ
تۆ ئەوە بکە بەڵام ڕەشبینی لە ناوە و ناخی تاکەکەەوە دروستە بێ و دید و تێڕوانینی ئەمە لە مەڕشتەکان و سەرنج و تێبینی ئەمە لە مەڕشتەکان و خوێندنەوەی ئەمە لە مەڕشتەکان وای لێ کردووە کە ئەم کەسە کەسێکی ڕەشبین بێ و ئەگەر ناخودی شتەکە ڕەشبینی بەدی نایێنێ ڕەشبینی نانێرێ بۆ تۆ ئەمە ئێمەین دید و تێڕوانینمان لە مەڕ ئەو شتانە ئاوهەیە لە ناخی مرۆڤ خۆی دروست لە ناخی مرۆڤایە پێچەوانەی هەندێک شتێ دەرەکیە بەڵام ڕەشبینی ناوەکیە و هەندێک شتێ لە توانا و دەسەڵاتی کەسەکانە نییە لە دەرێەوە دێت ئیسیرا دەکرێت بۆ جەنابەت بۆ جەنابم بۆ کەسێکی تر بۆ چواردەور بەڵام ڕەشبینیەوە خۆمان ئێمە هاوردەیەکەین ئیسیرادی خۆمانە و بەدەسهاتووی خۆمانە و خۆمان والەکەین کە لە ناخمانە دروست بێ و ئەو کە و حاڵەتە دروست بوو سەرنج و تێبینی وتی دید و تێڕوانینەکانمان لە مەڕ ئەو شتانە بخەینە ڕوو و شوناس و ناسنامیان پێ ببەخشین کەوابوو خود سنتەرە لە ناخی ئینسانەکانەوە دروستە بێ هێزەکان ئەوەندەی ناوەشین ئەوەندە دەرەکی نین پاڵنەرەکان ئەوەندەی ناوەشین ئەوەندە دەرەکی نین هێزە دروستکەرەکە ئەوەندەی ناوەکی ئەوەندە دەرەکی نییە و ئەوەندەی خۆمان بەرپرسین چواردەور بەرپرس نییە و لە دەرەوەی ئەو شتانەیە کە لە توانا و قدرەت و دەسەڵاتی من و تۆیانە بێ و کەسێکی ترانە بێ و لای ئەم کەسە دروست ئەبێ لەبەرەوە کە ئەم حاڵەتە ڕەشبینی و ناوەکیە دروست بوو و ئەم حاڵەتە دەرونیە دروست بوو لای کەسەکە و کەسەکە بەردەوام لە ماڕەنگیدایەوە دی دوو تێڕوانینەکانی سەرنج و تێبینەکانی هەڵسوکەوت و ئاکارەکانی و ئیتر وردە ڕێژەی ئەم دیاردەیە لای کەسەکە زیادەکە و تا ڕێژەکەش هەڵکشێ ئیتر کەسەکە تەواو سەرلەبەری دنیابینی و ژیانبینی و واقعی ژیانی کەسەکەدا ئەپۆشی دروستەکە باست لە هەڵکشانی ڕێژەکە کرد لەکەیدا هەست مرۆڤ بەوە ئەکات کە ئەتر لە ئاستێکدا کە ڕەشبینی یاخود گەشبینی گەشتۆتە ئاستێکی سەرەوە هەندێک جار زۆر جارە ئەم قسانە دووبارە ئەکەینەوە چونکە دیاریکردنی هەندێک ڕێژە بە ئامار و داتایە بەڵام دیاریکردنی هەندێک ڕێژە بە دژەکانێتی لەبەرەوە لەکوێیە بەختەوەری هەبوو دنیابینی هەبوو جوانبینی هەبوو لەوێ گەشبینی زۆرە لەکوێیە لای تاکەکە و ئەم تاکە دانەیەکە لە کۆمەڵەکەی خۆی و بە کۆمەڵێک تاک کۆمەڵەکەیان پێکێناوە و تا چنێک لای ئەم تاکانە ئەم دیاردەیە ڕەنگی دایەوە ئەوە ڕێژەکە زیادەکە بەوەی کە دنیابینیمان بۆ چواردەورمان چۆنە و ڕەشبینی نیان گەشبینین و لای کەسەکان هەمیشە لە ناو ناشتینەکانە جوانی هەیە هەمیشە لە ناو ناخۆشیەکان ناخۆشی هەیە هەمیشە ئینسانەکان ئەتوانن خۆیان ژیانێکی خۆش و بەختەوەر بۆ خۆیان بەرجەستە بکەن ئەوە ئێمەین ئەتوانین ئاوە مامەڵە لەگەڵ واقعەکە بکەین واقعەکە بگۆڕین و قەناعەت لای تاکەکە و ئەم تاکە بێ فعلەن قەناعەتێ بێ بەو جۆرە ژیان و گوزارانە و ئەگەر بۆ نمونە تەماشا بکەین لای فرۆید بۆ نمونە حاڵەتی ئەو پەڕی چێش و هەندێک حاڵەت باسەکە کە ئەسڵەن لە دید و تێڕوانینی ئێمە و مرۆڤ دۆستی و ژیان دۆستی و زانستی تەندروست و زانستێکی باڵا و دید و تێڕوانینێکی مرۆڤانەوە تەماشای بکەین شتانە چێژیتیانین بەڵام ئەو ئەڵێت نەخێر ئەم شتانە بۆ کاندێک کەس ئەمە ئەو پەڕی چێژەکە ئەم کەسە چێژی لێبینێ و حاڵەتەکان زۆر ناتەندروست و ناتەبا و ناجۆرن هەم بە پێوەرەکانی تاک هەم بە پێوەرەکانی کۆمەڵ لەبەرەوە ئەم حاڵەتانە کە لای ئێمە دروستە بێ ئێستا ئێمە ئەتوانین لە ڕۆواقعی ژیانی ڕۆژانەمانە من و تۆ ژیانێکی زۆر گەشبینانە زۆر خۆش زۆر بەختەوەری فەراهەم و دەسەبەر بکەین کۆمەڵێک وێنە هەبوون بەڕاستی کە ئەوە بوو یعنی پێم خۆش بوو ئەوەی بکەم بەڵامی تر ئەوە بوو تۆزێک بە خێرایی بەسەر پێیەوە سێرەکەی لە کۆمەڵێکی بەختەوەری ئەو وێنەی کە بینی بووم و سەرنجی ڕایکێشا بووم و لە هەموو خەمی ئەوەیە بووم کە شتێکی لەسەر بنووسم ئەوەیە یعنی وێنەیەک لە وێنەکانە بینی کۆمەڵێک مناڵن لەناو کۆمەڵێک تۆز و خۆڵا یاری و گەماکەن و ئەم مناڵانە تەواو بەختەوەری و خۆشحاڵی لەم مناڵانەیە ڕەنگی داوەتەوە ڕاستە و خۆ بەراوردکاریەکەم لا دروست بوو ئەم مناڵانە ئەوەی هۆکاری بەختەوەری ژیان و یاری و گەمەی کای مناڵانەیە لای مناڵانە نییە تەنیا خۆڵ و تۆزە و کە مناڵەکان تۆز و خۆڵاوی و پیس ئەکەن بەڵام سێرەکەی مناڵە لەو پەڕی بەختەوەریایە لەو پەڕی چێژایە لەو پەڕی گەمە و یاریایە لە بەرامبەری ئەمەدا کۆمەڵێک مناڵ هەموو کەرەستە و یاریەکانی یاریکردنیان لە بەردەست هەیە سێرەکەی مناڵە بەختەوەر نیە ناڕەحەتە دەروون ناتەندروستە تووڕێیە ئاڵۆزە شڵەژاوە بەڵام لەلامان کاتە ئەو مناڵە ئاوایە باڵ ئاسێرەکەی ئەمە حاڵەتەکەی خۆی بۆ خۆی دروستی کردووە خۆی دەتوانێت بۆ خۆم مامەڵە لەگەڵ ژیانێکە بکەم کە زۆر بەختەوەر بم خۆشحاڵ و بەختەوەر بم بەوەی کە مامەڵی لەگەڵاکەم بەڵێ
کاک عەدنان پێم خۆش باس لە هۆکارەکان بکەین بۆ ئەوەی کە ئێمە هەرێک لێ مەگەر ڕۆژانە کارێکمان هاتە پێش خۆمانی لێلابن لە هۆکارانەی ئەبنە هۆکاری ڕەشبینیمان. سەرتا باسەکەم لەوە کرد کە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنانیان تا چەنە بێتە هۆکاری دروستبوونی گەشبینی یاخود ڕەشبینی. کۆمەڵی هۆکاری زۆران. سەرەتا ئاماژەمان بۆ کرد کە ئەمە خودسەنتەریە و ڕەشبینی لای تاکەکەیە و هێزەکە لە دەرەوە نایە و تەنیا هێزی دەرێ لەوەیە کاریگەری هەیە کە بۆ نمونە ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن لە توانە و هێز و دەسەڵاتی تۆ دانەبێ و کاتێک کە تۆش کەم دەسەڵات بووی بەرامبەر ئەو ڕووداوانە بەرامبەر فەراهەمکردن و دەسەبەرکردنی ئەو هۆکارانەی ژیان کە لە چواردەوری تۆیان و تۆ ناتوانی ئەوانە ببنە هۆکار و ئەگەرنا خودسەنتەریە لای تاکەکەەوە دروستە بێ ڕەشبینی لە ناخی تاکەەوە دێتەوە بۆ چواردەور و کۆمەلگا و بۆیە واکەین کە کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیەکی ڕەشبین بێ. بەڵام ئەو هۆکارانی کە وای کردووە هەم ئەوانەی کە لە ناخی تاکەکە و خودسەنتەریە و هەمەمانی هێزەکان و کاریگەرە دەرەکیەکە وایە کردو تێکەڵ ئەبن بەوەی ئەم کەسە کەسێکی ڕەشبین بێ و ئەم کەسە دانەیەکە لە کۆمەڵەکەی و ئەم کۆمەڵە ئینجا وا بکەن دانەکان زیاد بوون کە دانەکان زیاد بوون ئەو تا کاتە کۆمەڵگەکە بێتە کۆمەڵگەیەکی ڕەشبین. بیرکردنەوە بۆ ژیان، قەناعەت لای تاک، سەرنج و تێبینیمان لەمەڕ شتەکان، توانامان بەسەر ڕاوە و تەفسیر و شوناز بۆ شتەکان و دەسەبەرکردنی هۆکارەکانی ژیان و ڕۆڵ و کاریگەریمان لە ژیان وەرپێگەمان لە شوێنی خۆمان لە خێزانمان لە چواردەور و کۆمەڵەکەمان. ئەمانە ئەگەر چڕکەینەوە و سەرنج و تێبینی خۆمان بخەینە سەر کە ئەمانە بۆ هۆکارن بۆ ڕەشبینی لای تاک، بۆ قەناعەتی ئەم تاکە بۆ خۆی، توانە و هێزی ئەم تاکە بۆ خۆی. ئێستا من ئەتوانم تاکێکی دەروون تەندروست بم، تاکێک بم گەشبین بم مێدم بە ژیانە بێ بۆ لە منزور و لەمەڕ ژیانی خۆم و سەیری شتەکانەکەم و توانای سنووردارکردنی مامەڵە و ژیان و گوزەران و حاڵ و بیرکردنەوەی خۆمە بێ لەمەڕ شتەکان. بۆ نمونە من نایم لەگەڵ هێزێکا شەڕکەم کە لە توانای منانیە، هەمیشە بچمەوە بە گژی شتێکا کە لە توانای منانیە، نەتوانم کێبەرچی کەم منافەسەی کەم پێشبڕکی لەگەڵا بکەم وە سەرکەوم بەسەریە. بۆیە مامەڵە لەگەڵ ئەو واقعیاکەم کە تیایم، مامەڵە لەگەڵ ئەو ژیانەیەکەم کە تیایم، مامەڵە لەگەڵ ئەو کۆمەڵگەیەکەم کە تیایم، مامەڵەگە لەگەڵ ئەو چواردەورەیەکەم کە لەگەڵیام، مامەڵە لەگەڵ ئەو تاکانەیەکەم کە تیایم و لە دەرەوەی ئەمە و تاک قەناعەتی هەبێ بەوەی کە لەگەڵێ مامەڵاکە. یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر کۆمەڵێک هۆکاری ژیانم نەبێ، بۆ نمونەکە لە کۆمەڵگەیەکی زۆر پێشکەوتوودا نەبم، بۆ نمونە لە کۆمەڵگەیەکی زۆر سەرمایەداری گەورەدا نەبم، بۆ نمونە من ئەندامی خێزانێکی زۆر دەوڵەمەند و سەرمایەدار نەبم، هەتا دوایی باشە لەگەڵ ئەمانەیە من چیم نییە و زۆر جاری تر و زۆر کاتی تر بەختەوەریە توانین بدۆزینەوە و لە ناو نهێنیەکانە ئێمە بەختەوەریە بۆ خۆمان بدۆزینەوە. لە کاتی تر لە شوێنی تر لە بەرنامەی تر باسمان کردووە و من خۆم ئاماژەم پێ کردووە. سێرەکی مامۆستا هێمنی موکریان لە شوێنێکە و بەم دوایە بەڕاستی ئەوەم دەستکەوت کە ئەم شیعرەی بۆ نووسیوە مامۆستا هێمنی موکریان کە بۆ خێزانەکەی خاڵە شیهابی نووسیوە و کاتی کە خاڵە شیهاب و هاوڕێکانی لە زیندانی بەعسابن و لە سێدارە ئەدرێن و سرودی نیشتیمانی و نەتەوایەتی ئەڵێن. بۆیە خێزانەکەی مامۆستا شیهاب خاڵە شیهاب دێ بۆ لای یەکێک لە کاربەدەستدار و کارمەندەکان بۆی کە هۆکاربی بۆ ئازادکردنی خاڵە شیهاب و هاوڕێکانی. کاتێک ئەو ئافرەتە ئەگری و فرمێسک بەسەر گۆنای و کوڵمیا دێتە خوارەوە و خەم و خەفەت و ناسوورە لای مامۆستای منەوە یا گەرچی شەو درەنگە ساقی بۆم تێکەکەمێکی ترە و قەسیدێ لە دایکە بێ. ویستم جەخت بکەمەوە دێڕێک لە دێڕەکانی ئەو شیعرەوە لە چە شوێنی تریش باسمان کردووە. مامۆستای من دەربەدەری ئەم دیو بووە، وڵاتی خۆی جێشتووە، خێزانی جێشتووە، خەبەر و دەنگ و باسی خێزانی نازانی و زۆر جاران لەسەر جادە ئەنوێ و زۆر جاران خواردنی نییە و زۆر جاران پارەی جگەرە و کۆمەڵێک شتی سادە و سەرپێی نییە. شاعریکی ئاوا گەورە ئەو نە ڕووداوەکە بە بچووکی سێر نەکەین دەربەدەر و ئاوارە بوو بێ هات بێتە ئەم دیو. لەوەیە لەو قەسیدەیە بەهار و گوڵ کچ و مانگەشە و شعری تەڕووبادە لەوەش زیاتر جەنابی شێخ گەرەکتە عالەمێکی تر پاشاڵێ بەهار و گوڵم هەیە شعری تەڕووبادە کچ و مانگەشەویش جەنابی شێخ چوسەی چەند گەورەی و جوانە. لەکوێیا گەشبینی بێمە بەخشێتەوە، لەکوێ ئاڵێ بەختەوەر بن، لەکوێ ئاڵێ کاکە من گەورەترین بۆ مرۆڤم، بە بەختەوەرترین مرۆڤم، خۆشحاڵترین مرۆڤم و بە بەختترین مرۆڤم لە لەو ژیانەش هەر گەشبینانە بیری کردەوە. لە واقعێکی وەکو ئێستەدا سەردەمێک هاتووە بە سەردەمی ئێمە سەردەمی کۆرۆنا
قەیرانی مادی زروفێکی ڕامیاری سیاسی ناتەندروست لە چواردەورەوە چاو لەسەر وڵاتەکەمانە داگیرکاری وڵاتە زلێزە زەبەلاحەکان ئێمەیان داوەتە بەرتان و تەشەری لێسەندنەوەی ژیان کۆنتترۆلکردن خستە ژێرباری خۆیان و ئەم بارە ئابوورێنە هەموارە هاتووە و ئەم نەخۆشیە نەگریسیەکەی پێگرتوین هەمومانی ئالۆز کردووە و هەمومانی ناڕەحەت کرد و پێوەست کردووە بەخوێەوە بەڵام لەوەیە ئێمە بێ نێنێکی ئەوە دۆزینەوە بەهار و گوڵ کچ و مانگەشە و شعری تەڕووبادە بەهار و گوڵ چێ نیەتی سروشت کێ ڕێگری لێ کردو هەمومان هەمان بێ شعری تەڕووبادە و کچ و مانگەشەویش توا کاممان کچ و مانگەشەویشمان نییە لەوەی زیاتر ئێکەوا بوو ئێستا من خۆم بە بۆ نمونەی سەرۆکی هیچ وڵاتێک ناگۆڕمەوە کە حکومڕانی جیهانەکەن خۆم بە هیچ سەرمایهدارێک ناگۆڕمەوە بۆی کە ئەوەمان لەگەڵا بێ لە شوێنێکی تر ئەمام هێ من مامۆساگر ببووری لە شوێنێکی تر ئەڵێ بەهار بوو فەسلی زستانی ئەگەر یارم لەگەڵ باە درۆیە گەرگوتوویانە بە خونچێکی بەهار نایە کورە فەسلی زستانیش بەیەکە و فەسلێکی سارد و شوم و کرێوە و بەفری تەزاندنە بەهارە بۆ من ئەگەر یارم لەگەڵ باە کامان یارمان نییە کاممان ئەگەر مەبەستمان بیارێکمان بۆ دەسەبەر ناکرێت لەگەڵ تابێ بەختەوەردکە و خۆش حاڵەتکە ئەمە پەیوەستکەنەوە بەڕووداوە کۆمەڵایەتیەکە هەموو پێویست نەکەینەوە بەیارەوە چونکە ئیسەگەر کەسێک سەرنج و تێبینی لەسەر قسەکانمانە بێ لە منزوری هەندێک کەسەوە گرتنی یاریش سنووردار بێ کاتە لە ئەدەبی کوردیا گەشبینیەکی زۆرە بینرێت ئەمە باسەکیش لەوە بکەین کە پەروەردە خێزان تا چەند هۆکارن بۆ بوونی گەشبینی ڕەشبینی پێشتر باسن لەوە کرد کۆمەڵێک فۆتۆ هەبووە بەڕێستان بینیوتانن کۆمەڵێک مناڵ هەبووە ئەگەرچی هۆکارەکانی یاریکردنی شار هەبووە بەڵام هیچ دڵخۆش نەبوون ئانی تریش ئەگەر خۆڵێکیان هەبوو بێ بەڵام بە گەشبینی و یاریان پێکردووە و دڵیان خۆش بووە ئەمە باسێک لەوە بکەین کە خێزان تا چەند هۆکارە بۆ بوونی ئەم گەشبینیە خێزان پەروەردە ناوام و ناوەندەکانی تر هەمووی بەرپرسە و لە کۆتاییدا بۆ نمونە ئەگەر ئێمە پەروەردەیەکی خێزانی تەندروستمان هەبێ و مناڵەکانمان ڕابهێنین بۆی کە هەمیشە گەشبین بین بۆی کە هەمیشە بەختەوەربین بەوەی کە بە هەمیشە جوانی ببەخشینەوە بە دەوروبەر بەوەی بە هەمیشە بۆ نمونە بەختەوەری لە ئالەوەیە کە تۆ هیچت پێ ناکرێ بەڵام خزمەتی کۆمەڵگەکەت بکە هیچت پێ ناکرێ بەڵام تۆ تاکێکی تەندروست بە هیچت پێ ناکرێ بەڵام تۆ تاکێک بە دەستت نەبێ لە ئاشوب و بەڵای کۆمەڵگەکەت دەست دەبێت لە چارەسەرکردنی کێشەی کۆمەڵگەکەت هەموو ئەمانە بەختەوەرین هەموو ئەمانە گەشبینین بە هەمومان نەکرێ بەڵام ئێمە هاتوین بەختەوەری گەشبینی خۆشحاڵی ژیانێکی باڵامان لەوەیە دۆزیوەتەوە بۆ نمونە لە ژیانێکی زۆر سەرمایهداری بەوەی کە من ئەگەر ئەندامی خێزانێکی زۆر سەرمایهدار و دەوڵەمەند نەبم ناتوانم کۆمەڵێ شتێ فرایم بکەم کاکە وانە کاکە تۆ لە هەموو شوێنێکە لە هەموو خاڵێکە لە هەموو مووقعێکا تۆ ئەتوانی ڕۆڵێکی ئیجابی تەبێ ڕۆڵێکە تەبێکە بۆی گەشبین بی گەشبینی بڵاو بکەیتەوە بەختەوەربی بەختەوەری بڵاو بکەیتەوە ئاسوودەبی تەرون تەندروست بی بەوەی کە دەستمان نییە لە کێشە بەوەی دەستمانێ لە چارەسەرکردنی کێشە بەوەی دەستمان نییە لە خراپکردنی تاک و کۆمەڵگە بەوەی دەستمانێ لە چاککردنی تاک و کۆمەڵگە بەوەی کە توانی ومانەشتی جوان ببەخشین بەوەی بەتوانی ومانە گەرمی ببەخشین مەحەبەت ببەخشین خۆشەویستی ببەخشین بەختەوەری بڵاو بکەینەوە خۆشەویستی لە نێوان تاکەکانە دروست بکەین بەوەی کە بۆ بەختەوەر نەبین بەوەی کە یەکترمان خۆش بوێ بەوەی خیتابەکانمان گوتارەکانمان گوتاری بەختەوەری و خۆشحاڵی و ئاسوودەی و دەرون تەندروستی بێ بەوەی کە کەسێک بین هەمیشە بزە لەسەر لێومان بێ هەمیشە پێ بکەنین هەمیشە قەنەعەتمانە بێ بەو ژیانە تو تەماشاکە من زۆر جار و لە زۆر شوێن و توم و هەندێک جار تەفسیرێکی تری بۆ کرێ بڕۆ بکە گەمار شوێنێک هەمیشە پرسیاریم نەخۆشیم لێکراوە تومە عاشق نایگیرێ من عاشقم هەمیشە وتومە لەگەڵ عیشقاژیم و زۆر جار ڕوبەڕێوە بوومەتەوە ئەم عیشقی تۆ بە بچی ئەم عیشقی تۆ بۆ کوێیە ئەم عیشقی تۆ بۆ چییە ئەم عیشقی تۆ لەگەڵ چییە کە من دێم بە مەسەلێکی زۆر شمولی قساکەم ئەگەر چی بەمیشە ئەوە بێ باشە سەرەکی حاڵەتێکی دەرونی بۆ دروست کردم بڕۆکە لەوەی بەرگری لێشیشمی زیاد کرد بێ بۆی کە بۆی چواردەورەکەم بڕوا بکە کاریگەریە بۆ لەسەر هەندێک کەس کەوتویانە وەڵا ئێمەش وەک جەنابەت عاشق ئابین بەوەی کە بادەم با لەگەڵ عاشقەکەی توێ بین بۆی کە ئەو خۆشەویستی و عیشقی کە تۆ بڵاوی ئەەکەی تو ئێمە ژوابین بڕواب کە دوای بینیومەتەوە وتێتی وەڵی منیش فعلەن لە سەر ژیانم ڕنگدانەوەیە بووە ئی باشە بە هەمومان وابین بە هەمومان خۆشەویستی بڵاو بکەینەوە بە هەمومان ئەو خۆشەویستی شمولیە باس بکەین نەک خۆشەویستێک پەیوەستکەیتەوە بە ڕەگەزێکی دیاریکراوە بە شوێنێکی دیاریکراوە ڕەگەزی خۆشەویستی لە تاکی لە ناخی ئینسانە هەبوو پەیوەست نییە بە ڕەگەزێکەوە ئێستا من کاگەر سروشتی خۆشەویستی لە ناخما هەبێت تۆم خۆشەوێ کەرەستەکانم خۆشەوێت چواردەورم خۆشەوێت شوێنەکەم خۆشەوێت خاتری ئەگرم لەگەڵ ڕێزمە لەسەر سەرمە لەسەر چاومە هەموو شتێکی لەگەڵ ئەو کەسێک ئەوەی مامەڵی لەگەڵ کەواتە باست لەوە کرد کە ئەگەر هۆکارێک هەبێ ئەتوانین دڵخۆش ببی بەڵام کاک عەدنان زۆربەی کات هەیە ئەو کەسانی کە هیوایەکیان هەبووە خەون و ئاواتێکیان هەبووە لە دەستیانداوە یاخود کەسێک لە
کەسە نزیکەکانیان لەدەستداوە ئەمە بۆتە هۆکارەوەی کەیتر بە ڕەشبینی بیریان کردێتەوە توانە ئیتر ئێمە ئەم هیوایمان بەدەست نێنا تەواوی تر بەردەوام نابین لە ژیان ئەزانین کەگەر بێت و هیوایەکی تریژ لەناو دڵمان نابێت بە هەمان شێوە ئەویش ڕوونایەت هەر لە خۆیان و ئەم ڕەشبینیان بەخۆیان دروست کردووە پێویستە لێرەیە چی بکرێت بۆ ئەوەی کە لەم ڕەشبینیە بڵین دەرباسمان ببێت و بتوانین کە بە شێوەیەکی گەشبینی بیر بکەینەوەوانێ ڕاستە بۆ نمونە ئەگەر حاڵەتی ناخۆشی نەبێ بێهیوابوون نەبێ بەدیهێنانی ئاواتەکانمان فەشەل نێنێ و سەرکەوتوو نەبین ناخۆشی ناتە ڕێگەمان ئێمە چۆن بتوانین بەختەوەری چییە گەشبینی چییە بۆ نمونە ئەگەر ڕەشبینی نەبێ بۆ نمونە سەرلەبەری ژیانی من و تۆ هەمیشە بەختەوەری و خۆشحاڵی بێ و هیچ شتێک نێتە ڕێگریمان کەوابوو ناتوانین شوناسی بکەین ناتوانین پێناسی بکەین لەو کەوابوو ئەوە پێچەوانەکەیە بە ئێمە ئەڵێ ئەوەیە وە گەورەی ئینسانیش گەورەی مرۆڤ لەوەدایە کە لە ناو ڕەشبینیەکان لە ناو بەدیهێنەهاتنی ئاواتەکانی لەگەڵ لەدەستدانی بەختەوەری و ئومێدەکەی لەگەڵ ئەوەی کە تووشی شکستێکی زۆر گەورە بووە بتوانێت بەختەوەری بەدیبێنێ و بدۆزێتەوە لەگەڵ ئەوەی کە ڕوبەڕووی ئەو حاڵەتە ناخۆشانە بۆتەوە بتوانێت خۆشیەکان بەدیبێنێ کەوابوو ئەوەیە گەورەی ئینسان و ئەوەیە گەورەی مرۆڤ و بتوانێت ئەوانە بدۆزێتەوە و بچێتە ناو نهێنی و قوڵایەکان لەوانە بڵین لەو بیرانە نەجاتی ببێ کە وا بیرەکاتەوە کە ئیتر ئەگەر هیوایەکی تری هەبێت نایەتە دی وەکو ئەمەی کە نەهاتوەتە دی یاخود بۆ نمونە هەر دوور نەڕۆین لە کاتی هاتنەوەی نمرەی خوێندکاران کە ئیتر ئەو بەشیان ئەو نمرەیان کە ویستویانە نیان هێناوە یاخود ئەو بەشێک کە خۆیان ئەیانەیە وەرنەگیرێن ئەمە بێتە هۆکاریەوەی کە هەتاوەکو کۆتایی ژیانیان ئەڵێن ئێمە ئەوەی کە ویستمان بەدەستمان نەهێنا ئیتر ئەوانی تێژ بەدەست ناهێنین چی بکرێت بۆ ئەوەی کە لەم بیرانە بڵین واز بهێنین بۆ ئەوەی کە گەشبینانە بیر بکەینەوە بەدیهێنانی ئاوات و ئامانجەکانمان گەیشتن بە مەبەست گەیشتن بە خۆشحاڵی گەیشتن بە بەختەوەری گەیشتن بە چێش گەیشتن بەوەی کە ئەمانەوێ ئەگەر لە یەک خاڵا بێ کەوابووی تر ژیانمان وەستان بۆیە ئەو کەسانە وابیرەکەنەوە بەختەوەری ئەو کەسە لەوەدایە کە لە پۆلی دوانزەی ئامادەی نمرەیەکی باڵا بەدەست بێنێ دەیکەوابوو هەموو ئەو خوێندکارانی کە نمرەی باڵایان بەدەستێناوە بەختەوەرن کەچی بە پێچەوانەوە بەختەوەرنی ئەگەر بەختەوەری لەوەدا بێ کە تۆ زانکۆتەوە بکەیت و دا بمەزریت و تەعین ببیت کەوابوو هەموو ئەوانەی کە دامەزراونە بێ بەختەوەر و خۆشحاڵ بن کە بەختەوەر و خۆشحاڵ بوون کەوابوو ئیتر کە هیچ کەسێک نقطەیەک نەماوەتەوە خاڵێک نەماوەتەوە بۆ ئەوەی کە ئەوە نەکاتەوە لە ژیانی ئەوەدا ئەگەر بەختەوەری لەوەدا بێ کە تۆ بچیتە ماڵی خۆت و خانوویەکەتە بێ کەوابوو هەموو ئەوەی کە ماڵی خۆی و خانووی هەیە بەختەوەرە کەوابوو بەختەوەری لەوانەدا نیە بەختەوەری مبارەسەیەکی ڕۆژانەی ژیانی ئینسانەکانە لە هەموو لەحزەیەکە لە هەموو چرکە ساتێکا تۆ توانی بەختەوەری بەدەست بێنی لە هەموو لەحزەیەک و چرکە ساتێکا تۆ توانی ڕوبەڕووی ناخۆشی ببیتەوە بەڕاستی کەوابوو لە هەموو ئەو خاڵانی کە ئێمە ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە ئەتوانین بەختەوەری بەدەستبێنین و بەختەوەری بەدەستێنین کەوابوو ئامانج بە دیێنانی ئاوات خۆشحاڵی گەشبینی ژیان دۆستی مرۆڤ دۆستی پێکەوە ژیان و دروستکردنی تاکێکی دەروون تەندروست و دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و بەختەوەر و خۆشحاڵ کاکە لە خاڵێکانیە لە دوو خاڵانیە بۆیە پرۆسەیەکە تۆ ئەبێ مامەڵە لەگەڵم پرۆسەیە بکەی بار ڕێگەیەکە ڕۆشتی بار ئاراستەیەکە هاتی لار ئاراستەیەکەوە دەربازت بوو لار ئاراستەیەک تۆ بەگیر هاتی بۆیە تۆ ئەتوانی لە ناو هەموو ئەمانەیە چارەسەرت پێبێ لە ناو هەموو ئەمانەیە جوانیەکان بدۆزیتەوە بەختەوەرەکان بدۆزیتەوە خۆشحاڵی فراهم بکەی خۆشحاڵی بەدەستبێنی مرۆڤ دۆستی و ژیان دۆستی بەدەست یەک خاڵ نییە یەک ئاوات و یەک ئامانج نییە ئەگەر ئەمە مابەدەست نهێنا ئامانج و ئاواتی تر ئەتوانین ئەو بەشێکە لە شکستی تاکەکان ئەو بەشێکە لە ڕەشبینی تاکەکان نابەختەوەری تاکەکان ناخۆشحاڵی تاکەکان تێکچوونی شیرازەی خێزان و کۆمەڵگەکان کە وای کردووە خۆشی و ژیان و ئاسوودەیی و فراهەمکردنی ئاسوودەیی و شادی و خۆشحاڵی لە شتێکا بەدی بکەیت کەوابوو تۆ ئەم شتە اینجا هەموو بەختەوەری لە گۆزەیەکا بێ ئەی گۆزەکەشکە کەوابووی کۆتایی بە ژیان بێ کۆتایی بە ژیان نایە و ژیانیش بەردەوامە لە هەموو لەحزەیەکا توانین ئێمەیسە بەختەوەری بەدەستبێنی کاک عەدنان تا چەند ڕەشبینی ئەبێتە هۆکاری خود لە ناو بردن بۆ نمونە ئەگەر باسمان لەوە کرد ئەگەر ئامانجێکت هەبوو ئەو ئامانجت بۆ نەهاتە دیترە و کەسە بیر لە خۆ کوشت نکاتەوە ئەمە تا چەند ئەو کەسانی کە هەوڵی خۆ کوشتێن ڕەشبینن بەرامبەر بەژیان ئەو حاڵەتە بێ ئینسان ئەبێ ڕێژەکان داگرین و ئەو ڕێژەیە بەردەوام لە هەڵکشان و پلەبەندی و
سەرکەوتنە ئەبێ لەبەرەوە هەمومان ڕۆڵمان هەبێەوە کەسەکە خۆشی ئەو کاریگەری هەبێ لەسەر دەرونی خۆی لەبەرە ئەوە ئەبێ زۆر بە وریەیە و مامەڵە لەگەڵم حاڵەتیا بکەین بەگاڵتەوەری نەگرین یەکێک لەو هۆکارانی کەوای کردووە دیاردەی نابەختەوەری ڕەشبینی ناخۆشحاڵی ئینسان مرۆڤ ناڕەحەت و دەروون تەندروست نەبێ و ئاڵۆز بێ و بشڵەژێ چواردەورەکە ژوای کردو ئەوەندە بە مهمی وەری ناگرین کاتێک خوێندکارێک شکستی هێناوە و لە پۆلی 12 هانا بۆ ئێمە دێنێ بەوەی کە ئەم شکستە ڕووی تێ کردووە و زۆر کاریگەری هەبووە لەسەری و ئێمەش پاڵپشتیەکی گەورەین بۆ ئەوەی ڕەشبینی و ناخۆشی و ناڕەحەتێکە لای ئەو زیاد بکەین بەوەی کە سەرکۆنەیەکی زۆری ئەەکەین بۆیە بەختەوەری و خۆشحاڵی و گەیشتن بە هیوا و ئامانجەکان لەوەدانیە کە تۆ شکستت هێناوە و نمرت نێناوە بەڵکو دۆزینەوەی خودی کەسەکە لای کەسەکە لە شتێکی ترا لە پرۆژەیەکی ترا لە پرۆسەیەکی ترا لە حاڵەتێکی ترا لە زەمانێکی ترا لە کاتێکی ترا سەرچاوە ئەگرێ بۆیە بێ کاریگەریمان زۆر هەبێ خاڵێکی تر نابێ سەرکۆنەی بکەین بەوەی بەگاڵتەوە وەری بگرین هیچ نییە بابەمە هیتەوە خواکەی زۆر جاران خوێندکاری پۆلی 12 وەڵامێکی زۆر سەیری بازاڕی ئەدرێتەوە کچێکی تازە پێگەیشتووی جوان لە پۆلی 12 شکستی هێناوە دەرونی تێک چووە تووشی شڵەژانی دەرونی بووە هانای بۆ خەڵکێکی چارەسەرکار هێناوە بە ناو چارەسەرکاریان خێزانیان چواردەوریا کۆمەڵگەری ئەڵێ بڕۆزەواش کاعی بنامێن با بۆ دەرونی تێک چووە ئەو دەرونی شڵەژاوە بابە ئەو کەوتووە ئەو شکستی هێناوە دەستی بگرێ ڕاستی کردەوە ئاسوودەی کە ببە بەهێزێکی زۆر گەورە لە پشتی بە دەستی بگرە و بێ خەسەر سەر و ڕاستی کەرەوە لەو جێژاوە دەری بێنە بەوەی ناتۆ ئەیخێتە ناو ئاڵۆزیەکی ترەوە بەوەی گەنجێک سەیرەکەی ئەوەندە ڕوبەڕووی سەرکۆنەکردن ئەبێتەوە یعنی وای لێ دێتەوە شکستەکەی زیاترەکەی ڕەشبینەکەی زیاترەکەی بێتاقەتی و ناڕەحەتەکەی زیاترەکەی بەوەی چواردەوریش ئەبێ زۆر کاریگەریە بێ لەسەر ئەم تاکە و بەجددی ئێمە گەورەیەکی باش بین دەستگیرۆیی بکەین دەستی بگرین دەست لە ملیکەین هەوڵەکان یاخود قسەکانی دەوروبەر کاریگەری هەیە لەسەر تا زۆر ئەوە دەوروبەر و چواردەوریشە ڕێژەکە زیادەکە بۆ نمونە حاڵەتە دەرونیەکە کە لای تاک دروستە بێ چواردەور ئەتوانێت ڕێژەکە کەم کاتەوە چواردەور ئەتوانێت ڕێژەکە زیادکە ڕێژە بەچی زیادەکە و بەچی کەمەکە بەکردنی پاڵپشتی بۆ نمونە کاتێک پرۆسێکی دەنگدان دێتە پێشەوە هەردووکمان کاندیدین بۆ پۆستێک بەچی حاڵەتەکە لای تۆ هەیە ئیرادەکە لای تۆ هەیە ئەتەوێت تۆ سەرکەوتوو بی و ئەتەوێت پۆستەکەش بەدەست بێنی ئەوەی کە تۆ سەرخا پاڵپشتی و دەنگدانی چواردەورەکەت ئەمەش ئەو حاڵەتەیە پاڵپشتی و دەنگدانی چواردەورەکەت ڕێژەکە زیاد دەکەن پاڵپشتی و دەنگدانی چواردەورەکەت ڕێژەکە کەمەکەنەوە لەبەرەوە حاڵەتە دەرونیەکە لای تاک دروست ئەبێ ئەوە چواردەورە ڕێژەکە زیاد دەکا ئەوە چواردەورە دەنگی پێ ئەدا ئەوە چواردەورە وای لێکا پلەی یەکەم بەدەست بێنێ لەو حاڵەتەیە و ئەوە چواردەوری شاتوانێت پلەی یەکەم بەدەست نەبێنێ و ڕێژەکە داگرێ لەبەرەوە بێ پاڵپشت و کاریگەر بین بۆ شتە باشەکان و پاڵپشت و کاریگەر بین بۆ نێشتنی شتە خراپەکان کاکاتنان دوورکەوتنەوە لە کەسانی ڕەشبین تا چەند گرنگە بۆ نمونە ئەگەر کەسێک نزیک بێ لە ژیانت لەناو خێزانەکەت بێ ڕەشبینە یعنی پێی ئەڵێ هۆکارەکانی ئەمێ چارەسەرەکانی ئەمێ بەڵام خۆی هەوڵ نادا تا چەند گرنگە تۆ لێ بە دووربی یاخۆت ئەو قسانەی کە ئەو ئیکا کاریگەری نەبێت لەسەرت بەڵێ وەڵا پرسیارە جەوهەری دووروژان ئەی بۆ لی دوورکەوینەوە ئەی بۆ هەوڵ نەدەین چارەسەری بکەین بەجددی زۆر جارە پندێکی کوردیە بووە ئەوی باسم لۆ کرد کە ئەگەر چارەسەر نەبوو ئەگەر نەبوو پندێکی کوردیە بۆ ئەیوت ئەگەر چوویتە چاوی شۆران دەست بە چاوت بگرە دوای کەسێکی زۆر کۆمەڵایەتی سادەش وتی کاکە بۆ دەست بە چاو بگرێ دەستی دوو چۆر بۆ ناگری بیاپەڕێتەوە قسەکە جوانە پێچوانەکەشی ئەو بکەینەوە بۆی خەڵکی ڕەشبینە بێ هەمومان پاڵپشت بین هاوکار بین بەوەی کە ئەو کاریگەری بەسەر ئێمە نەبێ مە کاریگەریمانە بێ ڕێژەکە داگرین و پاڵپشتی بین و هەمیشە گەشبینی بڵاو بکەینەوە و هەمیشە بەختەوەری بڵاو بکەینەوە و لەگەڵ ئەو خەڵکە ڕەشبینانەیە هەمیشە بە خۆشحاڵیەوە مامەڵە بکەین بە بزە و بە خەندەوە مامەڵە بکەین و هەر ئەوانش کافی نییە و بەس نییە بۆی ئەبێ هێزەکە لە ناخەوە دروست بێ و ئێمەش پاڵپشتی هێزەکەی ناخبین و کاریگەریمان بەسەرەوە بێ و بە تایبەت خەڵکی مختەس و پسپۆر ئەبێ ڕۆڵێکی ئیجابی و چاکمان هەبێ لە ڕۆڵ ژێڕان بەوەی کە هەمیشە بەختەوەری بڵاو بکەینەوە هەمیشە گەشبین بین بەرامبەر بە ژیان هەمیشە ژیانمان خۆش بوێ هەمیشە ژیانێکی خۆش فراهم بوو دەسەبەر بکەین و هەمیشەش بەختەوەری ژیان تکا لە بینەران و بیسەرانمانەکەین لەوەدا نییە بۆ نمونە ئیلا تۆ سەرمایەدار بی دەوڵەمەند بی شادەدار بی
لەوەدا نییە کە تۆ ئیلا ئەبێ لە ڕووی جەستە و لە شولارێکی جوانت هەبێ. بەختەوەری لەوەدایە دنیابینی توێ بۆ ژیان. بەختەوەری لەوەدایە کە تۆ چۆن مامەڵە لەگەڵ واقعاکەی. بەختەوەری لەگەڵ لەوەدایە کە تۆ چۆن بتانی بەختەوەری بەدەست بهێنی. بەختەوەری ئەوە نییە تو 4-5 شتێکت دیاری کرد بێ و تەنیا ئەو شتانە بێ. بۆیە بەختەوەری خۆمان ئەتوانین بەدەستی خۆمان دروستی بکەین، خۆمان کارسازێکی باشین بەوەی بتوانین ڕۆژانە بەختەوەری بەدی بێنین و بەختەوەری دروست بکەین و بەختەوەری بڵاو بکەینەوە و بەختەوەری ببەخشینەوە بە چواردەوەر. بە هیوایین هەموو کەس واویر بکاتەوە. دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانایەکانت، بەڵێ سپاس بۆ بەڕێز عەدنان ساڵەیی توێژەری کۆمەڵایەتی کابەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازانم بڕگەی نیگامان هەیە باوەیە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لە تەوەری دووەمماندا باز لە وەرزشی پەرەگلایدەرەکەین بزانین وەرزشە چییە و لە کوردستان بە چه ئاستێک گەیشتووە و ئەو کەسانشی ئەیانوێت بەشداری تێدا بکەن مەرجەکانی چییە و پێویستە چی بکەن بۆ ئەوەی کە زاڵ بن و ترسیان نەبێت لە بەرزایی لە هەمان کاتیشدا باز لەوەکەی چی کراوە بۆ بەرەو پێشبردننی ئەم وەرزشە هەر بۆ مەستەش بەڕێز مستەفا تەها ڕاهێنەری پەرەگلایدەری یانەی فڕۆکەوانی گۆیژە باشەیەکی ڕاستەوخۆ لەمانە. کاک مستەفا سڵاو لێوێ بەیانیت باش. زۆر سازبانی ئێوەش باش، زۆر سپاسی ئەم کەناڵە جواناکەم کە بانگێشان کردوم بۆ جوانەکەتان. کاک مستەفا با سەرتا بزانین ئەم وەرزشە چییە و لە چی بێک هاتووە؟ ئەم وەرزشە لە ساڵی 1965 لە ئەمریکا پەرەیان پێدا لەلایەن دەیڤید بارش کە خەڵکی وڵاتی ئەمریکایە پێشەوە یاریزانی سکای دایڤینگ بۆوانی کە لە هەلیکۆپتەر خۆیان هەڵەیە خوارەوە دا بیری لەوە کردەوە کە لە شاخە چۆن بفرێت. تەسمیمی ئەو باڵی کە پێی ئەفری کە بە هەلیکۆپتەرەکە خۆی هەڵەیە تر بەوە تەسمیمەکەی گۆڕی کردی بە پەرەگلایدەر تر وردەوردە تا پەریان پێ و بڵاو بووە. دوای ئەوە چۆتە شاری بۆ چۆتە وڵاتی فەڕەنسا و دوای بڵاو بوو بوون ئەو وڵاتەکان. کەواتە ئەو بینەرانی کە زانیاریان نییە لەسەر ئەم وەرزشە لە چی پێک هاتووە؟ وەرزشە لەوینگ واتە باڵ
زایدەن هارنێس چییە؟ ئەو کورسێکە خۆتی پێبەستیتەوە ئەو کوشتنەمە بەستم کە خۆتی پێبەستیتەوە لە هەمان کاتە پەڕەشوتی احتیاطی تیا و لە هەمان کاتە بە ئاسمان دانیشتی چۆن لێرە دانیشتم بە ئاسمانش ئەوە دانیشم. ئەمە چەند دیمەنێکە لەو یاریانی کە ئەنجامتانداوە. سەرتا بۆ ئەوەی کە ئامادەبی بۆ ئەو یاریە پێویستە چی بکەی کاک مستەفا؟ پێش هەموو شتێک ئەو یاریزانی کە بێت بۆ فرین یاخود ئەو فێرخوازی کە بێت فێریکەین پێش هەموو شتێکە بێ بچێت فاسێکی ئام بکە. هۆکاری چییە؟ هۆکار ئەوەیە کە لە بەرزیە خوانە خواستە ببورێتەوە. کاتوانی فۆبیان هەیە لە بەرزی؟ فۆبیا حەلەبێت بەستم ئەوە شەکرەیە دڵە زەختە نەخۆشی درێژخایەنەکانە. بەڵێ دواتر چی؟ دواتر ئەو کەسە چۆن ئامادا بێ بۆ ئەم یاریە؟ ئەبێت دانیشی یەکەم شت دەرونی ئارام بکەیتەوە. ئەوە قسەیتیانە دوای ئەوە وردە پێڵی ڕێنمایەکانی پێڵی دەرسێکی نەزەری پێڵی دانیشیت هەموو شتەکانی بۆ شەرحەکەی بە زۆر بەهادئی لەگەڵ یاڕۆی ئەنجە وردە دەسەکەین بە تەمرین ئەمەلی. ئەی تەمرینەکان چۆن دەست پێکات اینجا؟ یەکەم شت تەمرینی سەر ئەرزیە. فۆلوەرد واتە ڕوبەڕووی هەوا هەر یاریەکەمان ڕوبەڕووی هەوا ئەفری ڕوبەڕووی هەوا نشیتەوە. ڕوبەڕووی هەوا ڕائەکە هەرەونە کۆنتترۆڵی باڵ ئەکات. دوای ئەو وردە هەفتەیە دوو هەفتە بەردام بێت لە تەمرین سەر ئەرزیە دوای ئەو تەمرینی گرمان هەیە خود تەپۆڵکەمان هەیە. دوای ئەوە تقریبان بۆ چەند بڵین سیفرینە چفرینە تەپۆڵکە بکە تا وردە ترسەکەی بشکێ من ناتوانم تەمرینێکی سەر ئەرزی پێ بکەم دوای بینێرم بۆ شاخێکی گۆیژە لە شاخی گۆیژە بینێرم و کاتە وردە بەپێی بەڵێ یعنی لە بەساڕین پلە بێ بۆی بڕین نابێت لە یەکەم پپلکانەوە بچیتە دەدەم پپلکانەوە. زۆر باشە. کاک مستەفا باست لە ڕۆهەوا کرد ڕۆهەوا ئەو کەسە ئەڕوات. ئەمە بزانم کە کەش و هەوا تا چەند گرنگە لە بوونی ئەم یاریەوە ئەبێت کەش و هەوا چۆن بێت ئەنجا ئەتوانیت بفڕیت. بەڵێ ئیشەکەی ئێمە هەمووی کەش و هەوایە بڵیتون هەڵی ئیشەکەمان لەسەر کەش و هەوایە. پێشێکی بێ ڕوبەڕووی هەوا بفریت ڕوبەڕووی هەوا بنیشیتەوە. ئێستا بۆ نمونە من ئەمڕۆ بە تەمای فرێنم پێشەوە پەیوەندی بە مەتاڕەوەکەم پیاڵم ئەمڕۆ بۆ ئەو ئەفرەم هەوا چۆنە و لە هەمان کاتە بەرزەکەی خۆمی پیاڵم بوو ئەوە نە بەرزی ئەمێ بفڕم حەزم لێتی ئەگەر هەواکە گونجاو بێت. دوای ئەوە ئامێری هەوا پێگنمان هەیە کە دقیقی هەوا وینگ متر یعنی هەوا پێین ئەمانێ بزانین لە سەعاتێکە هەوا چەنە لە کیلۆمەترە. ئەی مەرجەکانی ئەو کەسە چیە؟ بڵێ بۆ نمونە ئەو کەسە لە ڕووی لە شولار یاخود لە ڕووی نەخۆشی ئەمانە تا چەند مەرجن بۆ ئەوەی کە بتوانێت پێم وتی پێشتەوە کەوتم ئەبێ فەحسێکی عام بکات بۆ نەخۆشی نابێ هیچ نەخۆشیێکی درێژخایەنی هەبێت. دوای ئەوە بۆ لە شولارش ئەبێت تۆزێ ینی لیاقەیەکی باشی هەبێت چونکە ئێمە ڕاکردنی تیا ینی ئێمە ئەگەر پلە بڕین ئەبێت لە هەوای سفرە دەست پێ بکەین. هەوای سفرش پێویستی بە ڕاکردنێکی زۆر باشەوەکو ڕاکردنی سەمەتری. کاک مستەفا ئەم یاریە ترسێکی زۆری هەیە بڵێ بۆ لە بەرزایەکی زۆرەوە تۆ خۆت فڕئیتە خوارەوە ئەمە بزانم خۆستەر تا چۆن دەست پێ کردووە. من لێرەوە زۆر سپاسی یەکێتی شاخەوانی کوردستانەکە من لە ڕێی ئەوانەوە هاتووم لەلایەن مامۆستا فەرەح موراد سەلیمی مامۆستای شاخەوانیە جێگای شانازیە بۆیمەوە لە ڕێی مامۆستا هاژە حەسەن کە سەرۆک یەکێتی شاخەوانی کوردستانە. بەڕاستی ئەوان دەستیان گرتم منیان هێنا بۆ ناو ئەم یاریە خۆم ئەندامێکی یەکێتی سەرتا چۆن بووی هەستت چۆن بوو ترست هەبوو سەرەتا؟ یەکەم فرین هەموو کەسێکی بێ بەڵام چۆنە جیهازمان لە نێوانە جیهاز لە نێو خۆم و مامۆستاکەمان کاتە ئاگاتان لێکتریە طبعاً بەڵێ ئێستا من بۆ نمونە تۆ ئەمڕۆیی فێری یاریەکە بوویتە بە تەمای بفڕی یعنی بەبێت جیهاز نابێ بفڕی یعنی ئەبێت جیهازمان لەبەی نابێت چۆن بوو بەم چۆن بوویانم چۆن بوو نشێنمەوە. زۆر باشە. ئەمەزانم تەنها بە تەنیا ئەتوانین بفڕی یاخود ئەتوانین کەسی تریش لەگەڵ خۆت بەریت؟ لە ئێستا دوو نەفەریەکەم تەندەمی پێوترێ زۆر خەڵکشمان فرانوە لە شاری سنەمانی و زۆر لە بەغاوە لەم لا لەلایەن بۆ لاوان بۆ فڕین. دەستان خۆش بێت. ئەمێت باسێک لەوە بکەین کە هیچ ڕووداوێکی ناخۆش هەبووە لە کاتی فڕیندا ڕۆی دابێت یاخود کەسێک تووشی ڕووداوێک بوو بێت کە ئێوە هاوکاریتان کرد بێت؟ هەبووە بەڵام ئەوە نییە کە بڵین عزێتێکی زۆری بووە ئەم یاریەکی زۆ سەیڤە ئەگەر بە مەرجەکانی ئەو بڕیانی بە یاسای ئەو بڕۆی بچی مجازەفەکەی ئەرەوەڵات تووشی حاڵەتەبی بەڵام مجازەفەمەکە زۆر لە پاسکی سواردی ینی سەلامەتە. دەستەکان خۆش بگەڕم لای بەڕێزت بەڵێ ئازیزانم ئێستاش باشێکی ڕاستەخۆ پامنێرمان دەریا لە سلێمانی و لەگەڵمانە دەریا سڵاو لێ و بەیانیت باش بێ دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین.
بەڵێ کۆژین سلااو لە تۆ سلااو لە بینەرانی گەلی کوردستان ڕۆژێکی نوێتان باش زانیاریەکانی ڕۆژ لە پارێزگای سلێمانی بەم شێوەیە بۆ بڵاوکردنەوەی زانیاری و هۆشیاری زیاتر لەبارەی سیستەمی با بڵین بە ئەلکترۆنیکردنی فەرمانگە دادنووسیەکان لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان ئەمڕۆ ڕێکخراوی پاڵپشتی یان هاوکاری یاسایی ژنان لە ئوتێر ڕەمادە سعات 10 بۆ سعات 12 کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری ئەنجامەدا کە تێیدا کۆبوونەوەیەکی کراوە دەبێت تێدا گفتوگۆ دەکرێت لەبارەی لایەنە باشەکانی سیستەمەکە کە تێدا سیستەمەکە دەخرێتە ڕوو لایەنە باشەکانی کە بووەتە هۆکاری ئەوەی کە ڕۆتین لە فەرمانگە دادنووسیەکان کەمەوە بێت و سەرەگرتن کەمەوە بێت و بۆتە هۆی باشتر و چالاکردنی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان. بەداخەوە چەند ڕۆژێ لەمەوبەر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هونەرمەندی میلی شاری سلێمانی یا هونەرمەندی میلی هەرێمی کوردستان عەتا چاوشین کۆچی دوایی کرد لە بیرەوەری ئەو یادە خەمناکەدا و بۆ بەرزڕاگرتنی ڕۆحی ئەو هونەرمەندە گەورەیە ئەمڕۆ لە باخچەی عەتا چاوشین لە گەڕێکی ئاشتی و لە نزیک فلکەی با بڵین خوێندنگای ڕەنگین با بڵین پەردە لەسەر پەیکەری هونەرمەند عەتا چاوشین لا دەبرێت کە بە ئامادەبوونی کەسوکار و هونەرمەندان ئەو مەراسیمە بەڕێوە دەچێت و پەیکەرەکە لەلایەن دکتۆر تەها ڕەسوولەوە جێبەجێ دەکرێت کە ئەو سپۆنسەری با بڵین پەیکەرەکەی کردووە. یەکێکی تر لە هەواڵەکانی زانیاری ڕۆژ لە پارێزگای سلێمانی ژووری بازرگانی سلێمانی ئاگادارینامەیەکی بڵاو کردوێتەوە بۆ بازرگانانی شاری سلێمانی کە تێیدا داوا لە بازرگانان دەکا لە ماوەی مانگێکدا دەست بکەن بە جێبەجێکردنی یان دەست بکەن بە کارکردن لە پرۆژەی گەنجینەکانی پارێزگای سلێمانی کە سەر بە ژووری بازرگانی پارێزگای سلێمانی لە ئاگادارینامەکەدا ژووری بازرگانی سلێمانی ئاگاداری بازرگانانی سلێمانی دەکات ئەگەر لە ماوەی مانگێکدا کە ئەمڕۆ نۆی نۆ دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئاگادارینامەکە تاکو ڕۆژی دەی با بڵێ ئەم ساڵ ئاگادارینامەکە بڵاو کراوەتەوە ئەگەر تەنها با بڵێن لەم مانگەدا ئەو کار و چالاکیەکان لە کۆگاکانی گەنجینەکانی سلێمانی بازرگانان دەست پێ نەکەن ئەوە ئەو زەویەی کە لەلایەن با بڵێن ژووری بازرگانی سلێمانیەوە بۆیان دابین کراوە ئەوە لەیان وەردەگیرێتەوە و ئەو پارەی کە داویانە بۆ ئەوەی کە ئەو زەوی وەرگن ئەوە پارەکەشان پێدەدرێتەوە بێبەش دەبن لە دروستکردنی کۆگا لە گەنجینەکانی پارێزگای سلێمانی. ئەمە کۆی زانیاریەکانی ڕۆژ بوون لە پارێزگای سلێمانی. بەڵێ سپاس بۆ دەریای پامنێرمان کا بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و زانیاریەکانی یاینێ کاک مستەفا گەڕێمەوە لای بەڕێزت ئەمە بزانین کە ئەم یاریە هیچ پاڵەوانێتێکی هەیە کە لە هەرێمی کوردستان ئەنجام درابێت پاڵەوانێتی ئەم گەبینە سەر ڕاستی ئەم یاریە پاڵەوانێتی نیە جارە بەس فستیڤاڵی جیهانی هەیە کە ساڵانە کۆ هەموو فڕۆکانەکانی جیهان لە وڵاتی تورکیا لە جەزیرەی ئۆلۆدەنیز لێ هەمووی بەشدار هەبێت لە فەڕەنسا لە کۆپی کارۆش هەر لەمانی نوێە هەر لێش فستیڤاڵێکی جیهانیە هی فڕینە هەموو ئاسمان دیارە بوونێ پەڕەشتەوە لە ئێستا اتحادی جەوی عێراقیمان هەیە ینی ساڵانە هینە یاریزان هەڵەبژێرێ بۆ هەڵبژاردەی منتەخەبی عێراق. ئەی بەشداری ئێوە لە فستیڤاڵەکان چۆنە بەشداریتان کردووە؟ زۆر بە خۆشحاڵیەوە لەخوا بەزیابە لە یادی یەکێتیە یەکی شەش لە یاخسەمار لە هەموو فستیڤاڵەکانی یەکێتی بەشداریمان کردووە لەخوا بەزیابێت و فستیڤاڵی هینش بەشداریمان کردووە بۆ نمونە ئێستا ساڵی یادی یەکێتی شاخەوانی کوردستان بوو لە شاخی گۆیژە دووزارکردیان بەشدار بووینەوە. کاک مستەفا ئەو کەسەی کە ئەوێ بفڕێ پێویستی بە چییە بۆ فڕین؟ کەلوپەل بەبەستە کەلوپەلەکان بەڵێ پێش هەموو شتێ بێ کڵاو دەستکێش نیوپوت ئەوە زۆر زەرورە بۆ یاریزان و لە هەمان کاتە درعی ئەژنۆکان هەیە ئەبێ ئەوانەش ببەستێت لەبەرەوەی یاریزانێکی بیگینەرەوە تا یاریزانێکی سەرەتایە نازانێت کە ڕاکە لەوانێ کەوتنێکی بەسیتی توژێت. بەڵێ ئەی لە ڕووی سەلامەتی ئێوە چۆن چێکی ئەو کەرەستانە ئەکەنەوە بۆ ئەوەی کە باش بەڵێ پێش فڕین چەکی هەموو
هینەکانە باڵەکەکەین هاڕنەسەکەکەین بۆیە ئەڵەم ئەم یاریە زۆر سەیڤە تۆ باڵەکە و ڕاخستووە پێش فڕین کە هەوا خۆشە فڕینی خۆتەکەی بەڵام ئەگەر خوا نەخواسە تووشی هەر حاڵەتێبی بە ئەسمانە پەرەشوت احتیاطمان پێەیە کە لە لای ڕاستمانە ئەگە خوا نەخواسە تووشی حاڵەتێک بووم پەرەشوتم داخرا تا ینی دەستی لێ بشۆم احتیاطەکە ئەەکەمەوە کاتە دوو پەرەشوتان بەردەوامی بەڵام هەر یاریزانێک هەچی یاریزانێک کە چۆ هەشتا فڕین و بەرەوسەرەوە ئەبێ خولێکی SIV ببینێ ئەبێت لە ژێریا بەحر بێت لە وڵاتی تورکیا ئەمای بینین بە ئامەتەن خەڵکی کوردستان ئەو SIV واتە سەلامەتی یاریزان کە خوانەخواستە تووشی حاڵەتە بێ بە ئاسمان خۆ تووشی حاڵەتەکەیت وە خۆتی لێ دەربازەکەی ئەمە باسێکلەوە بکەین کە کێکەم کەس بوو لە سلێمانی فڕیوە کاک جەبار بوو لە خەڵکی شاری سلێمانیە بەڵام دانیشتووی وڵاتی سویدا یەکەم نەفەر لە 2006 ئەو کاتە پەرەماتۆری هێنا کە لەسەر شاری سلێمانی فڕینی کرد بە پەرەماتۆر دوێ ئەوە نادەکان ینی تر خەڵک چاوی لەوە کرد و کلۆبدانە نادەکان دانرا کاک مستەفا هیچ زمانێکی ئەو یاریزانە ناکەن کە لەگەڵتانیان بڵێن بۆ نمونە یەکەم جارێتی ئەوێ تێستی بکە یاریەکە هیچ زمانێکی بۆ نمونە گیانی پارێزراوە کە خۆی خوارەوە ئەستا هەر کەسێک لەگەڵمانە بێ بۆ فرین بە هیچ شەیەک مجازەفەیان لەگەڵ ینی مجازەفە ناکەین لە هەوایەکی خۆشە و پێش فڕینەکەش هەم دەرونی ئارامەکەینەوە چکەیە زۆ شڵەژاوە چێتە بەرزی تاسە بەرزی نەبینیوە لە هەمان کاتە بیری کەوتنەکە ئاڵەیە کەوم ناوان نییە خۆشترین فڕینێکی ئەنجامین و ئینەوە بۆ نیشتنەوە بەڵام دایم ئێمە مجازەفە ناکەین چونکە لە ڕووی یاساوە ئەڵێ ئەگەر لەژێر تا وشکانی و بە هیچ شێوێک مانۆڕ ناکەین مانۆڕ واتە هیچ حرەکەیە ناکەی تەنها فڕین لاندنگ واتە تێک ئۆف فرین لاندنگ هیچ خولێک هەیە کە ساڵانە بکرێتەوانێ و ڕاهێنان بەو یاریزانانە بکە بۆی کە ئاستیان باشتر بێت بەڵێ زۆر بە خۆشحاڵیەوە تا ئێستا 4 خولم کردوێتەوە بەتەنیا دەستخۆشتان لێەکەین سپاس دەکەم هەموو ساڵێک خولیەکەینەوە تقریبان ئەم خولانە لە چی پێک هاتوون چۆن ئەو یاریزانە بتوانە ئاکەن لە ڕووی ئەوەی کە بتوانێت لە ڕووی حەزە شێکی سەرکەوت و ئەنجام پێش هەموو شتە بێ حەزی لە یاریەکە بێ لە هەمان کاتە ترسی نەبێت ترسشی هەبێ ئێستا یاریزانمان بۆ هاتووە ترسی هەبووە بەڵام وردەوردە ترسەکەیمان شکانەوە لە ڕێچی تەمرینی سەر ئەرزی دوای ئەوەش وردەوردە بنمان بۆ تەپۆڵکە لە تەپۆڵکەی بچووکەوە تا تۆزە بۆمان بەرز کردێتەوە بەڵام تۆزە پیاچێت دوومانی پیاچێ ئەوەی کە ترسی هەیە کاک مستەفا هەڵتان داوە کە لە ئاسمان و چالاکیتان هەبێت بۆوانەی کە لە خوارەوە بیبین و چالاکی ئەکرێت لە وڵاتانی تر زۆر چالاکیشمان کردوە لە شاری سلێمانی بۆ هێزەکانی هەفتە زۆر ینی جێشە نازی بۆەوە بۆ یادی شەهید ئارام بوو بۆ ئەومان کردو چالاکیەکان لە چی پێک هاتوون چالاکەکان تقریبان یان هەموو نادەکان بێکەوە بینەوە یاخود نادیەک بۆ نمونە ینی فڕۆکانی گۆیژە هەمومان بێکەوە بینەوە چالاکیەکان جامەین یەک بە دوای یەک فڕینەکە دوو کەڵمان هەیە دوو کەڵی ڕەناوڕەن لە هەمان کاتە ئاڵای کوردستانی پیرۆز دانین تر لە کاک مستەفا با بزانین کە ئێوە چەندیانن کە بەشداری ئەم یاریزانیانە ئەم یاریزانانی کە لە کوردستانە بەبەستەی چەندیانن وەڵڵاهی ئێستا زۆر بووە لە سلێمانی تقریبەن 3 نادی هەیە لە هەولێر ئەواچێ بەرە و 3 نادیە ئەو 3 نادی و ینی هەڵەبجەشەیە ینی هەڵەبجەشەیە تر دەستەکان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز مستەفا تەها ڕاهێنەری پەرەگلایدەری یانی فڕۆکەوانی گۆیژە کا بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم راپۆرتێکمان ئامادەیە دەربارەی پیاکی بەتەمەن بەڵام هێشتا بەردەوامە لە خوێندنەوە بابێ کۆبینەری بینی و دواتر بەرتەواو ببین. تەمەنی نزیکەی 90 ساڵە تاکە هاوڕێی ژیانی کتێبە تا ئێستا بە سەدان کتێبی خوێندۆتەوە بەدەم هەڵدانەوەی لاپەڕەکان زانیاریەکانیش باز دەکات کاتێک گوێت لە ئاخاوتنەکانی مراد ئاغا دەبێت هەست بە گەورەی تەمەنەکەی ناکەی
ناو مراد محمد أمين أحمد إسماعيل محمود لبنا نفوسنا العمر المستعد 1931 بەران گەورەترن لەوانەیە مواليدي 1936 بووم خولنیشم سێم تۆستەم لە کوێتەوە کردیە 3 سالیشم لە بەغدا خوندیە لە ماهەت تۆبی وەڵا ڕاستی لە کتێب هاوڕێی تەمەنمە لە ساڵی 57ەوە کتێب دەخوونەوە هەتا لە مەکتەبێ زۆر چەند ساڵێک ساقید بووم لەبەر کتێبخوێندنەوەی متالعەی خارجی سەرڕای گەورەی تەمەنەکەی ئێستاش خوێنەرێکی بێوێنەی گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوەکانە کە ڕۆژانە چەندین کاژمێری کاتەکانی بۆ خوێندنەوە تەرخان کردووە. ئیشتراکیشم لە گۆڤاری هەتاو هەبوو گۆڤاری هەتاو ئەهل نەفر لە کەتکوچێ گۆڤارەی ئیجاعاتەوی دەکرد منهج نیوەی کوردی نیوەی عەرەبی بوو ئاواتم ئەوەیە فێری کۆمپیوتەر بم لە بۆەوەی ژیاننامەی خۆم لە کتێبەکیدا بنووسمەوە. مراد ئاخا لە خانوویەکی مێژووی و کللتوری شارەکە بە تەنها ژیان دەکات ماڵەکەشی کردوتە سەکۆیەک بۆ ئەدیبان و دۆستانی کتێب. لە ڕێی ئەو شوێنەوارە بوو هاتم سەردانم کرد کە تووچەی دم فران کەسم حەزم لێ ڕسم ئەو شوێنەوارانە بگرم پێشەوەی بێمە لای نای خۆی نووسی ڕقەمەکەشی نووسی هەتا بناستەوە هەنێ موعدیشی زۆر مەزبوطە هاتم ڕسمە شوێنەوارم گوتی مادات و حەز لەو شوێنەوارانە حەزم لێ زیاتر ئاشنا بم دەربارەی شوێنەوارەکان دەربارە کتێب و ئەو شتانە. مراد محەممەد ئەمین لە ساڵی 1938 لاگەڕەکی بای زاغەی کۆیە لەدایک بووە و لە ساڵی 1963 بڕوانامەی پیشەیی تەندروستی لە شاری بەغدا بەدەستێناوە و زیاتر لە 60 ساڵە خولیای خوێندنەوەیە و تا ئێستاش بەردەوامە لە قەزای کۆیەوە کاروان ناسم گەلی کوردستان. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا تەوەری سێیەم و کۆتاییماندا باز لە ئەرشیفکردنی کاسێت و تۆمارگاکانەکەین بزانین هەرێمی کوردستان تا چەند دەوڵەمەندە بەبوونی ئەم ئەرشیفانە و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە لە ناوچوون بپارێزێن تا چەند گرنگە شوێنێکی تایبەتیان هەبێت بۆ ئەوەی کە تیاندا هەڵبگیرە بۆ ئەوەی کە لە ناوچوون بپارێزن و ببێتە مۆرکێک بۆ نەتەوەی کوردی هەر مامۆستاش بەڕێز مامۆستا ئەنوەر قەرداغی هونەرمەند بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەبەرە مامۆستا گیانبەخێر بیت و بەیانیت باش بێت. زۆر خۆشحاڵی مامۆستا گیانبەخێر هاتیت. سپاس دەکەم. مامۆستاگیان باس هەرتا باسێک لە ئەرشیفی کاسێت و تۆمارگاکان بکەین بزانین ئەمانە چی ئەگرێتەوە. ئەرشیفکردنی ئەو بابەتانە ئەو شتانەی کەوا لە ڕابردوودا وتراون هەن ئایا بە وەکو گۆرانیە ئایا وەکو بیتەوە ئایا وەکو چیرۆکە ئایا وەکو داستانێکە یا شتێکە لەم بابەتانەی کەوا تۆمار کراون لەسەر ئامێرە تۆمارکراوەکان ئایا بەکرە بێ ئەو وەختە کە ئەڵەن ڕێڵ یاخود لە کاسێتا بێ یاخود لە شێوازێکی ترا بێ ئەم شتانە هەمووی کۆکرێتەوە لە جەیەکە دانرێت و لەبەرەوە سوودی وەرگیرێ لەلایەن کەسانێکی پسپۆرۆ لەو دەستگاهە ئیش بکەنکەوە لی بزانن ئەم ئیشە چییە و مهمی ئەم ئیشە چییە و گرنگی ئەم کارێ چییە نەکەر ئەوەش ئەو شتانی کەوا تۆمار کراون لەسەر دەمی خەڵکەکان لە لادیەکانە لە شارەکانە لە جێکەکانە ئەمە تەمسیلی سەردەمێکی خۆیانەکەن کە لەو سەردەما ئەم جۆرە ڕۆشنبێ یا ئەم جۆرە شارستانیتە بەم شێوەزە پیادەکراوە ئایا ئیتر لەبێ ئیمکانیتیا بووە یا لە ئیمکانیتیان هەبوو یا دڵسۆزی بۆ یانە هەر چۆنێک بوو بێرە و شێوازانە ئەمانە کەوکورێت و دراستەتی لەسەر بکرێت و سوود لە هەموو لانەشی کراوەکانی ببینجێ بۆی کەوە لەنەوەی داهاتووە وەکو بەرنامەیەک وەکو پرۆگرامێک بتوانین بخەین ناو موسسەسەکانەوە بۆی کەوا پیادەکرێت و ئیشی لەسەر بکرێت. دەستەکانە خۆش بە مامۆستاگیان مامۆستاگیان بێکەوە بینەری راپۆرتێکە بینە سەر تۆمارگایەک لە سلێمانی و دواتر بەردەوامە بین. وبعيني وعياني ديديتني تتوعياني ئەم گۆرانی ئێستا دەیڵێت وەختی خۆی تەسجیلاتی خیام بۆی تۆمار کردووە. هونەرمەندی میلی عومەر خەمزەییە. بەیادی جاران هاتۆتەوە تۆمارگاکە.
لە ساڵەکانی 1960 من دەستم کردو بە گۆرانی ساڵەکانی 1960 دەستم کردو بە گۆرانیە هەتاکو ئێستاکە پەکم کەوتووە چاوم داناوە چاوم لەسەر خۆی نەماوڵێ ئێتر لەسەر ئەوەش تۆمارگا هەر خیام بوو چیزێکم تۆمار کرد بەشتر لای خیام بەڕاستی زۆر هاوداڵی هونەرمەندەکانە زیاتر لە 50 ساڵە لەم دوکانە کاری تەسجیلات دەکەن. ژمارێکی زۆری گۆرانی کۆن ئەرشیف کراوە. کاسێت و ئامێرەکانی ساڵانی زوو هێشتا بە تازەیی ماوەتەوە. تۆمارگای خیام لە 24/4/1960 لەسەر دەستی حەمەی حاجی سەعی کە باوکمە دامەزراوە. بەهۆی دەنگەخۆشەکەی حەسەن زیرەکەوە کە خولیای بوو کە لە ئاهەنگانە بەشداریە کرد توانی ئەم تۆمارگایە دروستکە. وەختی خۆی تۆمارگا دروستکردن شتێکی ئاسان نەبوو. وەکو ئێستا نەبوو شتت فەراهەم کرێ ئەو کاتە تەجیلێکی بەکرە بوو دیاتی کە 20 بوو یاتی کە 30 بوو یاتی کە 46 بوو ئەو کاتە بەوانە تۆمارەکرا تەنها تاکە دوکانێک بوو کۆمەڵێک تەسجیلی گورندیک دانرا بوو خەڵکیش تەجیلی گورندیکی هەبوو بەکرەکانیان نەهێنا یا خۆمان بەکری بەتاڵمان هەبوو بۆمان تۆمارەکردن. دەنگی گۆرانی بێژانی کۆن ئەرشیف کراون. مۆدێرن هێشتا کاریگەری لەسەر فرۆشتنی کاسێت و دەنگی ڕەسەنی کوردی نەکردووە. بەداخەوە بۆ مانەوە لە وڵاتەیە مانەوە نییە چکە زەمان نییە. ئێمە لە 60ەکانەوە هیلاک بووین بەدەست کۆکردنەوەی گۆرانی و هونەری کوردی ڕەسەن. خۆمان گەڕاوین بەدوایە یا هونەرمەندەکان زۆربەیان هاتوون ئەرشیفەکان لێرە داناوە. ئەم کاسێتە لە ساڵی 1970ەوە ئێفئێڵە تا ئێستا پارێزراوە لای ئێمە. تێگەیت ئەمە ئەرشیفە کۆنەکانی لەسرە بۆ نموناوەکو ئەمە کاسێتەکەیەتی لە 70ەوە تا ئێستا ئەوە هەڵگیراوە. نیو سەدە تێپەڕ دەبێت بوون بە ناوەندێکی باش لە هەڵگرتن و کۆکردنەوەی دەنگە ڕەسەن و ئارامبەخشەکان نەبە تەنیا لە سلێمانی بەڵکو و زۆربەی شار و شارۆچکەکان هونەرمەندان دەنگیان لەم تۆمارگایانە پارێزراوە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامی دەستخۆشی بۆ هاوکارمان ئەحمەد بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە. مامۆستاگیان تێڕوانین تۆ دەربارەی ئەم راپۆرتە چی بوو؟ وەڵا ئەمە بەسەرکردنەوەیکی ئەو مەحەلاتی تەسجیلاتانەیە کە ئەوانیش ڕۆڵێکی باشیان هەبوو لە هێشتنەوەی ئەو کاسێتە کۆنانی ئەویش هۆکارەکەی ڕەنگە بە عەفەویەت بڵێ وەکو خزمەتێکی شێتیەوە بەڵام تیجارەتی پێوەکە شێتیەوە ئیقباڵی لەسەر هەیە لەسەری ئەفرۆشێت و ژێوی ژیانی خۆی پێدابینەکە بەڵام لە هەمان کاتە شتێکی چاکە کە جێگەی تۆمارگای وا هەیە وەکو ئەمانە کاسێتی زۆر کۆنی هەیە لە سەرەتای دروستبوونی کاسێتەکانەوە کە لە سەرەتای شەستەکانەوە دەستی پێکرد هەیانە هەتاکو ئیسراوتانە احتیفازیان پێ کردو ئاگداریان کردووە بەڵام ئایا تا چ ڕادێک ئیسفادە لە ئەو بابەتانە کراوە لە ناو ئەرشیفەکە دابنرێت لێکۆڵینەوەی لەسەر بکرێ ئەمان وابزانام هەر لە دوکانەکایە نەچۆتە دەروێ ئەوێ اینجامە ئەوەی کەوا ئێمە بە بەسمانە لێرە لە ئەرشیفکردنیەوەنە ئەوە نییە لە دوکانەکانە بمێنێت و تەواوی تر ئەمە وڵا هێشتیۆت تا چ ڕادەیەک سوود تا چ ڕادەیە سوود لەو کاسێتانە وەرگیراوە کە ئەبێ حکوومەتی هەرێم ئەبێ دەستگایەکی هەبێ دائیرەیەکی بەرپرسی هەبێ لە ئەرشیفکردنی ئەو بابەتانە لە تەحلیلکردنیە لە شیکردنەوەیە بۆ بنەما سەرەکیەکانی کە لێ دروست بووە کە هاتوۆتە کایەوە دەدەنی کێیە کێ و توێتی تەمەنی چەنێک ئەمانە چووکە ئەمان گەڕێتەوە بۆ زووتر لە پێش ئەوانیش. مامۆستابوونی ئەم تۆمارگانە تا چەنە بێتە هاوکاریەک بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئەوەی کە بتوانن بەیەکەوە ئەو بەرهەمانە کۆ بکەنەوانێ ئەم بۆ خۆی کۆکاتۆ ینی بۆ
وەکو نوعە لە کاسبی ئەینا لەوە زیاتر نابێنم من بەڕاستی چونکە حتا ئەو کاسێتانش کە کۆیەکەنەوە زۆری هەیە خۆیان کۆیەکەن و ئەیبەن ئەفرۆشن بێ ئەوەی حقوقی ئەو کەسانیکەوە شتەکانیان وتووە بیان نەنێ یعنی تەجاوزی ئەو حاڵتیان کردو ئەمە فەوزایەکە لەم فەوزانیکەوە لە کوردستانی ئێمە هەیە بەڕاستی یعنی حەقی فەنانەکانە خۆن حەقی بیت بێژەکانە خۆن حەقی و گۆڕین بێژانە ناتوانێت کرێتە کەرەستێک لە بەردەم دەستی وەزارەتی ڕۆشنبیری ئەخر ئەگە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەت بێ بەڕاستی ئەبێ لایانی خەمخۆر ئەو بێ بە دەرەجەی یەکەم چونکە ئەو مؤسسەیەکی حکومیە لەو مؤسسە حکومیە ئەتوانێت دائیرەیەک دابنێ ئەم شتانە لە ناو بازاڕەکانە هەمووی بە نوسخەوەری گرێت دراسەتی لەسەر کە تەصنیفی کە وەختی خۆی لە بەغا دایرەیەکە بوو دایرەی مۆسیقی تەقلیدی لەوە ئەم شتانە لەوێ هەرەکرا هەمووی کۆکرایە و لەوێ چەند مانگانە کتێبی لەسەر دەرەچوو ئەمە مەسا لەسەر مەقام باسیەکە لەسەر بەستە باسیەکە لەسەر تەصنیفی گۆرانیەکان ئەمانە هەموو شی ئەکرانەوە لەسەر ئەو شتانە دەنگە ڕسەکەنەکان چێبوون ئەو سەردەمانە چێبوون کە گۆرانیان وتووە یاخود مۆسیقان لیا و یاخود ئەو شتانیان وتووە ئەمانە ئەزانین چەند سوودی هەیە ئەگەر بکرێتە نامیلکۆ لە پەیمانگاکان و لە دەستگا هونەرییەکانە بخوێنرێت زۆر 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 بەسوود دەبێ بەڵام بەداخۆ وەزارەتی ڕۆشنبیری هەر بیری نەکردوتۆ لەمە نەک بڵێ وەڵا بەخەمە لەگەڵیا یعنی لەوانەیە من ئەگەر داوای حەقێکی خۆم بکەم لە کەسێکەوە کە بەرامبەکەی منی فرۆشتەوە بەبێ ئەوەی مافی من ڕەچاوکە ئەڵێ جاقەیچێکە هاوکاری بکە ینی ئاوە هاڵێ ینی منەوەیکە لە فەوزەکە لەم فەوزا بڕۆ ناکەوت هیچ بکرێ مامۆستا بینیت ئەوانەی کە خاوەنی تۆمارگاکە بوون باسییان لەوا کرد زمانی مانەوەیان نییە ئەم شتانە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە طبعاً مانەوەی ئەو شتانە بۆ چەند سەبێک چەند هۆیەکە ئەگەڕێتەوە خۆت دەزانی جەوی سلێمانیە ئەو هەوای سلێمانی گەرم و ساردە ڕوتوبەت و وشکانیە هەموو شتێک نەکەرە کاسێت هەموو شتێک بەم جۆرە جەوە لە جەوەکا بێ بەرەو تێکچوونە چێ بەرەو خراپبوونە ڕۆ لەبەرەوە بێ دائما لە ژوورێکەوێت دەرەجەی حرارەتی ثابت بێ ینی 18 دەرەجە وابزانم 18 تا 20 ئەبێت لە ژوورێکە بەوە احتیفاظی پێ بکرێت بۆی کەوە عواملی ژینگە کاریگەری نەبێت سەریا و باش هەڵگیریە چۆنێتی هەڵگیرنی تەنفیسی تەواو بێ هەوا ئاڵوگۆڕی هەوا چۆنەکەی ناو جێگانە چکانە هەمووی هۆکاری ئیسە من لە ماڵەوە کاسێتم زۆرە جێگەکەی خۆشە بەڵام بەکرێ ڕێڵ و کۆڵێ ئەویشم زۆرە بەڵام هەندێک لەو ڕێڵانە چونکە وەختی خۆی بەکارهێنراون ئێستا کە کاتێکا ئەتوێ نەقلی کەیشتەکان ئەو مادە موغناتیسی کە بە نایلۆنەکەەوە هەیە بەری ئاات لێ بێتەوە یعنی چونکە معڕز بۆی هەوالی دیە بەڵام کاسێتەکان لە پاکەتێکایە وەرجەی تایبەتە هەڵبژێراون دانراون ئەمە هیچ کاریگەریە یاخود هەندێک جار نەوعی مادەکە کوالیتی باش نییە ئەبیری قورچۆکە کە خێت سەر ڕێڵەکە یاخۆی خێت سەر ناو کاسێتەکە ئەپسڕێ کوالیتی کارەسەکەی پێی دروستکراوە کوالیتیکی باش نییە ئەنی ئەمانە پێداویستی تایبەتی هەیە بۆی کەوە احتیفاظی پێ بکرێ هەڵگیرێ بە جۆرێکەوە تەسیراتی نەبێ و ئامری تایبەتی شەیە بۆی لیا بۆی عەزەتینە من لە ماڵەوە مەسەلا دوو جۆرە جیهازم هەیە کە هینی کاسێتن یەکیان لەناو کۆمپیوتەرە وەکو CD پلێتایەتی ئەوە دایرێک داتاکە نەقلەکە بە پاچی ئەو خشە خشوشتانی کە لە شیتەکاتیاتی دەگەڵیان نەقل نابێت یەکی کەشانی لە دەروێ ئەویش عینشت بەڵام لە دەروەی بەسی لەسەری ئیسادەم زۆر زۆر لەمە کردوتەکەوە زۆر لە کاسێتەکانم هێناوەتە سەر کردومە بە داتا لە ناو کۆمپیوتەرەکە خۆت ئەرشیفێکت هەیە لە ماڵەوە ئەرشیفێکی باشم هەیە من لە ماڵەوە یعنی هینی کاسێتم چی ئیشەکانم هەیە تاکوتەرانە بێ ڕەنگە نەما بێت یاخود دێمون بووە ئەینا هەموویم هەیە تقریبن بەداخۆڵێم ئەوانەی تیپی سلێمانی کە هەمان بوو لە ڕاپەڕینەکە سەرەتایی 1990ەکانە لە ڕاپەڕینەکە تاڵانیان کرد هیچ گیانەماوێ بەس ئەوەنە مایەوە کە هەندێکی کەلای من بوو ئەوش لەدوای بردمەوە بۆ تیب لەوێ دامنایەوە زۆر شتیتر هەبوو ئەوانەی تر کە هەڵگرتنەکانی سەردەمی ئەو سەردەمە جێگەی تایبەت نەبوو بۆی هەڵگیرێ ئێستا کە لێ ئیتۆ قرچۆک بۆ خراپ بووە چکە وەختش کە کوالیتیش کاسێتێک یاخود شیتێک هات یعنی نەوعەتەکانیان دەستژان کرد ئەمەیان باشە ئەویان خراپە ئەویان وایە کوالیتەکانی هەبوو باش بوو زۆر هەیە تا ئێستش وەکو خۆی ماوەتەوە من لە ماڵەوە لەو کاسێتانەی کەسێکی لەلامە نەوعەتەکانی هەمووی باشن کە لە کاتێکە لێ ئەیتەوە زۆر زۆر جوانت بە تایبەتی ئێستا بەرنامەی وا هەیە پاکیان نەکاتەوە لە خشە خش و بەعزەشتی لە بەرگرتنەوەیان چی
تا چەند گرنگە بڵێن بۆ نمونە لەبەریان بگیرێتەوە بۆی لە ناوچوون بپارێزرێت خۆیسا ئەمڕۆ بگیرێت لە بەریاگرتنەوە نییە باش نییە ئەمڕۆ چونکە کۆمپیوتەر هەیە توانین بخیدەنا کۆمپیوتەرەکە لێ بە ئیسراحەت ئیشی تیا بکەیت یعنی کە لێ وەکو عەرزم کردی بەرنامەی زۆر تایبەت هەیە بە پاکردنەوەی شکلەکان ینی ئەو خشەخش و هەندێک نۆیز هەیەکەوە وەکو بەرنامە ئێتێ پاکی کاتوە نایەڵێ بەس سەر دەنگ ئۆرجیناڵەکە جا بەرنامەش هەیە تایبەت ئەفرۆشێ بۆ ئەوە تایبەتە بە پاکردنەوەی ئەو کاسێتانەیە ئەو ڕێڵانە سەر کۆمپیوتەر هەیە توانی هەزارەها گۆرانی لە فلاشێکا دابنیت یعنی احتیاجیە بە کوالیتیکی باشیش خراپ نییە تا ڕادەیەک وەلو نمونەی ئەو شتانە بۆ هەڵگرتن MP3 بە کوالیتی 48 بە 24 بیت ئەوە زۆر کوالیتیکی باشە بتر بەو شێوە زاتوانی کۆپی بکەیتەوە لەسەر مامۆستا هۆکاری چییە خەڵکی حەز بەبوونی ئەم تۆمارگانە ناکەن لە ئێستادا خەڵکی گرنگێکی زۆری پێنادەن و گوێ بە بەرهەمە کۆنەکان نادەن کە لەو کۆنە لە سەردەمی کۆندا هەبوون و بێگومان چێژێکی تایبەتی خۆیانیان هەبووە وەڵام منەوەی ملاحەزەکەم خەڵک گەڕاوتە بۆ شتە کۆنانە ئەنەوەی ملاحەزەکەم جەسەرە هیوا بینم من خۆم گەنجی ئەمڕۆیە ینی گەنجێکە 15 ساڵ عمرێتی ئەڵێ مامۆستا ئەو گۆرانیە چۆن تەرجیتان کردو زۆر خۆشن یعنی عشقێکی هەیە بۆی زۆرم دیوە لەو کەسانە بەڵام لەناو بازاڕەکە ئەڵێ هینی نەماوە ئێستا وەسائیل زۆر بوو بۆ هەڵگرتنی گۆرانی فلاشێکی یەکگیگایی سەدان گۆرانی تێ هەڵەگوجێری ئەخرێ ناو سیارەکەتەوە بەڕێوە ئەڕۆی لەکێ ڕۆی لێ وەخت و جاران نییە ئەو 500 گۆرانی لەناو ئەو فلاشایە ئەکاتە تەقسیمی دوانزەی کە چەنەکە کە دوانزە گۆرانیەکە لەناو کاسێتێکە ئەوەنە کاسێت دەبێ بکری جێگەینیە لە سیارەکە قەبەیە جێگە گرێ بەڵام لە فلاشێکە توانی دنیای گۆرانی تیا هەڵبژێری اینجا کە خۆگەر بیکەی بە هاردێک مەسەلا بڵێن یەک تێرابێ ئەوە مەدەل حیاتۆ توانین گۆرانی بخەیتە سەر هەڵیگریتیا احتیفازی پێوەکەی بەڵام ئەکرێ لەناو ئەو کۆمپیوتەرانە تەصنیف کرێ تاریخی دەرچوونی گۆرانی بێش کێیە گروپە مۆسیقی کێیە ئاوازی کێیە شعری کێیە ڕێنجی کێیە تەوزیعی کێیە ئەم تەفاسیلانەی بۆ بنووسرە بەداخۆڵێن لەناو ڕادیۆ تەلەڤیزیۆنەکانە کە گۆرانیە دەرئەچێت لە تەلەڤیزیۆنەکان تا ڕادەیەک باشترە بەڵام ڕادیۆکانە بەس ناوی گۆران بێژەکە دیارە ینی بینێک ویسمان لە ڕادینەوە شێک دروستکەین لەو بابەتانە بەڵام نەمانتوانی بەڕاستی چووکە ئەمەنە زۆرە شتەکان و شتەکان لە زۆریشە نازانی بەعزە گۆرانی کێ ئاوازی بۆ داناوە یا تێکستەکەی هیکێە گەڕانێکی زۆری ئەوێ ینی ئەمە کێشەیە بەڕاستی ئەن چووکە لە سەرەتاوە بە فەوزا هاتووە بەڕاستی و دائیرەیەک نەبووکەوە ئەم شتانە لە ئامێزگرێ بۆی کەوا بتوانێت سیستەمێکی بۆ دانی بۆ ئیشکردن بۆ کارکردن بۆی توانین ئەمڕۆ ئەرشیفێکمان هەبێ دەست بۆ چی بەری بێتە بەردەست ڕاستە مامۆستا باسمان لەوە کرد کە وەزارەتی ڕۆشنبیری گرنگی نەداوە بەم لایەنە تۆکو هونەرمەندێکی بە ئەزمۆن و خەمخۆری هونەری کوردی ئەمە بزانام چیت کردووە بۆ ئەم لایەنە بۆ ئەوەی کە بتوانین کە ئەم ڕەسەنایەتیەی هونەری کوردی وەکو خۆی بهێڵینەوە ئەزانکی بیرۆکە لە تاکە کە سوێتە پێشەوە بەڵام تەنفیزە ئەدەواتی ئەوێ مەسەر من باین تاورە لەوتا لەم بەرنامە لە چەندین بەرنامی تا باسی ئەم جۆرشتانەمان کردووە ئایا وەزارەتی ڕۆشنبیری ڕۆژە ڕۆژان یەکی گوێ گرتووە لەم کێشانە بۆیکەوە دوو کەلیمە لە کولی بەرنامەیەکە دوو کەلیمە لی ئیسفادە و کاتەوەی بیکا بەڕێچکەی بۆ دانانی سیستەمێک وەزارەتەکە خۆی سیستەمی نییە اینجا نەخوازێمە بینە سەر وردەکاری سیستەمی ئیشەکە نانی ئەو هەوڵانی هەیە هەوڵی تاکە کەسیە من ئەوە نەتوانم شەکان وەک ئەرشیفی احتیفازم پێ کردووە لای خۆم هەڵم کردووە لای خۆم بەڵام بێم لێکۆڵینەوەی لەسەرکەمەوە کەسێکەوەیەکەوە هەوڵوا لێکۆڵینەوە بکات لەسەر چکە ناکرێت من باوەش بە هەموو شتەکانە بکەم ئەوەش بکەم و ئەوش بکەم و ئەوش بکەم ڕۆژەکەم بەشی ناکە یاخۆت من کەسێکم لە بواری ئینتاجکردنی بەرهەمە کارەکەم زیاترە بەڵام ئەگەر بکۆمە سەروی لێکۆڵینەوە کۆم لەسەر شتانە بێ تا ڕادێک ئەوە لاخەم بۆی مەشغوڵ بم بەوە ئەوەش وەختێوێ بە یەک کەس و دوو کەس ناکرێت وەکوتم موسسەیەکی ئەوێکەوە هەر کەسە نەوعێک لەلایەنێک لە لایەنەکانەوە خەریکی و کاسێتانە بێ خەریکی ئەو تۆمار کراوانە بێکەوە لە بەردەستیاتی ئەیێنێ لە دەرەوە لە بازار لە ناو محەلی تەجیرەکانە بۆیکەوە لە ئاخریا بیگەن بوو بنەمایانیکەوە بۆ ئەو مەبەستێکەوە ئەمان پێویستیانە مامۆستا بەڵام ئەمەی کە بەڕێزت کۆت کردوونەتەوە مێژویەکن و زۆر کەسیش هەن وەکو بەڕێزت خولیای کۆکردنەوەی ئەم جۆرە کاسێتانیان هەیە پێویستە چی بکرێت بۆی کە بکرێ بە پرۆژەیەک هەمووتان بەیەکەوە بتوانن کە ئەم ڕەستەنایەتیە لە ناوچوون بپارێزن
آخر هەروکوتم وەزارەتی ڕۆشنبیری و ڕۆڵە بینێ چکە من ئیمکانتی حکوومەتم نییە بتوانمە ئەو ئیشێ بکەم پاشەوە لە هەر شاری سلێمانی نیە و هەولێر هەیە دهۆک هەیە شارۆچکەکان هەیە کەرکووک هەیە هەڵەبجە هەیە منتیقەی گەرمیان هەیە منتیقەی ڕاپەڕین هەیە ینی ئەم دەشتی هەولێر هەیە ئەمانشتی زۆری تایە ئەبێ لوجنە دروست کرێ لە مسەوەرێک لە ڕیکۆردەرێک لە باحیسێک کەەوە ئەم سێ کەسە مهمەیان ئەوەیە بڕۆن ئەم شتانە کۆکەنەوە و معلومات لە دەمی کەسەکان وەربگرن لە جێی خۆیانە کە هێنانەوە هێنە ئەو دائیرە لەو دائیرە ئیترچێتە خۆراقی ترە لە سەر ڕەفەکاندا ئەلێت لەبەرەوە ئەهێنرێت تەحلیل دەکرێت و شیکردنەوەی بۆ کرێ و ئەکرێ بە کتێب و بە نامیرکەوە بە ئەو شتانی کە پێویستە بخرێتە بەرچاوی خەڵکی. مامۆستا بەباستێک لەوە کە بەدەر لە تۆمارگاکان بەدەر لە هەوڵەکانی تاکە کەس هیچ شوێنێک هەیە کە بنیاد نرابێ بۆ کۆکردنەوەی ئەم کاسێتانە؟ بەداخەوە هیچ جێک نابینم. ئەی پێویستە چۆن بێت ئەم شوێنەکە دەستگاکانانی ئەمڕۆ هەیە شتەکان ئەوەی کەوا ناوی محلی تەجیراتە خەمەکەی خەمی کەسبیە واقعبمانوێ نەمانێت ینی چەندی کەس بەڵام حەقی خۆشیەتی مامۆستا ناحەق خۆی نییە زای وەختی حەق خۆیەتیکەوە ئەو بەرهەمە بکڕێ من نمونەیەک بۆ بجێڕمە لەوانە لە سوید بووم لە ساڵەکە کۆتایی 90ەکانە بەیان کەچین بۆ فێربوونی زمانی سویدی مۆسیقەیەکیان بۆ لیان بە پانفلوت زۆر خۆش بوو ینی هەموو بەیانی زوو ڕۆشم بۆی گوێل و مۆسیقەیە بگرم هەموو بەیان لیانە ڕۆژێ ئەو مامۆستای کە هات تەجیرەکە کوژێنێتەوە و کاسێتەکە ئەبات پێم وتم ئەکرێن نوسخەیەک لەو کاسێتم بیتێ ئەوە بەتەموچاکی ناڕەزایی و سێری کردم و وەکو بڵێ ئەو کاسێتە ئەتوانین بڕۆی لە بازار بکڕی حەقی فەنانەکە پارێزی بۆ ئینتاجێکی جوانترێ باتێ سەری و شعورە ینی من تەریق بوومە لە جێ خۆمە کە داوام کرد لەوتینەیە هەر بۆ ئیسباتی قسەکەیەوە بۆ بەیانی عنوانەکەی مەگرت و ڕۆشم کاسێتەکەم ڕی پیشان ماوتم ها کاسێتەکەم کورتی ئیسە تەواوە چونکە ئەو حەق پارێزراوە من مێشتی خۆم هیلاکەکەم شاعیر لەگەڵ ما هیلاکە بێ ژەنیار لەگەڵ ما هیلاکە بێ تۆمارگا لەگەڵ ما هیلاکە بێ پارەی ئەی بەوانە بۆ بکە ئەی باشە تۆ ڕئیفرش بە بەلاش ئەو پێی دۆڵەمە بێت تۆش زەقی چاوە بێ بەرامبەری ئاخر مامۆستا وەزارەتی ڕۆشنبیری هیچ شتێکی نەکردووە بۆ ئەوەی کە ئەمان بتوانن سوودێک ببینن لە بەرامبەر ئەو کاری کە کردویانە. ئاخر سوود لە چی بین یعنی ئەوان وەختی ئەتوان سوود بین کە ئەم سیستەمە پیادەکەن ینی حەق و حقوقی فەنان پارێزراوە بێ ئیسا بڕۆ تورکیا ناتوانێت یەک شت ئەوە کۆپیکەی بۆ نەعەیە خەڵک شعوری هەیە ئەوە علاقەی بە شعورێکی عامەوە هەیە لای خەڵک ئێمە شعورەکە نەگەشتە ناو تۆمارگاکان ئەیبەن وەختی خۆی ئەو شتە جوانانی ئەمە بڵاومانە کردەوە ئەوت مەعامەلی بابێتەماتەمان لەگەڵاکەن محلی تۆمارگاکان هاتن کاسێتێکی وا هیلاکی چەند مانگ بوو ئەی وەڵام ئەمە دە دیناتانیێنێ پێمان فرۆشن ینی ئینسان تەریقە بێتەوە باسی تاریخە ناشینی ناکە 15 دیناتانیە لە هیچ وڵاتێکە کۆڵوار نیە کۆمەڵاتی کوردەواری ئێمە هەموو شتێک بە بەلاش و بە خۆڕایی دەستیکەوێ لەسەر ئەوە بڕە قبل لە ڕۆحی هونەرمەندەکە یا گۆرانی بێژەکە بگرێ یا ئەو کەسە بگرێکەوە ئیشەکەی بۆ هێناوە ئەو زەقی چاو بێت و ئەمژدە پێ دەوڵەمەند بێ ئەمە شتێکی غەڵەتە ینی مەفروضە هەموو شتێک حەقی خۆی بێتێ هەموو کەس جێ خۆیان سیر کرێ هەموو کەس بە ئیمکانیتی خۆی دانیشێ سێر بکرێ کەسان هەیە گۆرانی بێژە تازە سەری دەرێناوە بە بۆنی علاقەی تایبەتی خۆی لەگەڵ هەندێک بەرپرسە ئەڕوا بە هەزارەها دیناری بۆ دۆلاری بۆ سەرفەکرێ بۆیکەوە کاسێت تێ دەرەکە کە دەری کاشێکی فاشیلە بستێک ناڕوات ناچێتان خەڵک ینی ئەمانە هەمووی هۆکار زۆرە مەدراسەتێکی زۆر قوڵی ئەوێ بۆی کەوا بگەینە بنەمای ئەم شتانە پاش ئەوە لە تەنفیزکردنی ئەم شتانە وەزارەتی داخلیە ئەبێ بێت داخل بێ لەگەڵەوە خۆ من ناڕوومە سەر تۆمارگاکانم گەڕم بزانم کێ شتی مرە فرۆشیانە ئەبێ کە تعلیماتت دایە متابعەیش هەبێ متابعەکەن کێوە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی ناوخۆ ئەو عانەکە یەکێک ئەگرێ بەو هەڵانەوە یەکسەر یا عقوبەیە وای لێکا بێتە سەر تایمە سەردەمێک باش بوو وا بوو تا ڕەدەیە بەڵام بەرەڵا کرایە دووبارە بەداخەوە مامۆستا ڕاگەیاندن کۆمەڵێک کەناڵی زۆرمانەیە کۆمەڵێک ڕادیۆی زۆرمان هەیە ئەبینیت کە لە ئێستادا ئەوەی کار بۆ دەرخستنی هونەرمەندە تازەکان و بەرهەمە تازەکانەکەن کۆنەکانیان وەلاناوە ئەمە بزانم کە چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن دووبارە مێژووی هونەری کوردی بە ڕۆڵەی ئەم سەردەمە بناسێنەوە. وەڵاهی بەمێت بەدەست من بێت دەسەڵاتم هەبێ زۆری بێت زۆری ئەو کەناڵەوە ئەو ڕادیۆیانە داخم چکە هیچ ناگەێنن جاری وها بوون لە ناو سیارەکە
لە کەناڵەکەی بەمە کە مححەتێکەوە مححەتێکیکە بۆیکە بۆیکە هەر یەک گۆران یەک نوع گۆرانیە هەمووی گۆرانی و لیانە و جنێوان بە یەکە جنێوان بە حکوومەتە جنێوان بە کەسەکەیە کەسایەتەکانە ئەخر ئەمە چۆن تۆتوانی ڕۆشنبیریە بگەینی بە ئەو خەڵکی کەواتەوە ئەمە بەرنامەی بێ بەعزە بەرنامە هەیە تەلەڤیزیۆنە یاخود لە رادیۆ پڕکردنەوەیە ینی ئەڵێ باشە بەرنامێکی 24 ساعتیمە بەچی پڕیکەمەوە ناڵێ بە چ مەسئولێتەوە پڕیکەمەوەڵێ بەچی پڕیکەمەوە یعنی باشە تۆ بێ ئەم چرت و چقەرەیە بەکاربیێنی بۆی کا پڕکەیتەوە بەرنامەی وایە ئینسان شەرمەکە کە لەناو وەسەتی کوردەواریە بەرنامەی وا ئەبینیتە بەداخەوەڵێ زمانی ناشیری خۆتە ئەوە کەناڵەکان لەلایەکە سوۆشیال میدیاش پیا بوو سوۆشیال میدیا لەوێ دانیشە کەناڵی بۆ خۆی کاتۆ جێو بکیە یا قسە بکیێڵێ ئەڵێ کاکەکەی بنەمای کۆمەلگا وایە دایمە تۆ بێ لە ناو کۆمەلگا سەیری شت جوانەکان کەی بڵێ ئەم شتانە جوانە شتە خراپەکەش بڵێ خۆزگە ئەم شتانە ناکرا نەکبیتە سەر و پەڵتاکیان دای تۆ بیانشکێنی بە هەموو نەوەیە یعنی چی حقت لە دڵیانە هەیە لە ڕێ ئەو کەناڵانەوە دەری ئەبرن خۆوانێ وەنەبێ بڵێ وڵا ڕقابێکی شەوێ لەسەر ئەم کەناڵانە بەعزە کەناڵ هەیە ئەوەنە بڤێ ناتوانێت هەر بچی بەلایە ئەی باش ئاخرێک ئەو سیستەم و قانون تەطبیق نەکا مامۆستا هیچ پرۆگرامێکیشمانە دەربارەی ئەو بەرهەمە کۆنانە و زیندووکردنەوەیان ئەبینی هەر کارەکرێ بۆ زیندووکردنەوەی بەرهەمە تازەکان و پیشاندانیان بەڵام هیچ پرۆگرامێکمانێت تایبەت بێ بە بەرهەمە کۆنەکان و ناساندنیان بە خەڵکی ئاخر ناڵم بۆ کەناڵەکان ئەگەڕێتەوە ئەوەی کەوە بیرەکاتەوە لە تەنسیکردنی ئەو بەرنامانە چ بەرنامەیە گونجا خۆی لەناو بەرنامەی تەلەڤیزیۆنیە هەندێک بەرنامە هەیە ساڵانەیە بەردەوام یا بەردەوامە یا ساڵانەیە هەیە 6 مانگ جارێکە هەیە 3 مانگ جارێکە هەیە ڕۆژانەیە هەیە هەفتانەیە ئەمە ئەبێ بە دەراست بکرێت نەک بە هەڕەمێکی وەڵام من بەرنامێکم ئەیکەم دێ فەرمی وەردانشە بزان باز لە چیەکە با بۆ بکەین ئەمە نابێ غەڵەت ئەمە یعنی ئەبێ بە سیستەم بڕۆن بڕێەوە ئەمە وەختی خۆی لە ئەم تەلەڤیزیۆنی گەری کوردستانە بەرنامەی سیستەمی ئەو شتانەمان هەبوو بۆنەکان چییە واتە سیقمانەکەیەوە لەگەڵ بۆنەکانە مناسەبات هەبێ مەسەلا ئەگەر غێری ئەو بێ بەرنامەکان بەچی ئەتوانین پڕکەینەوە شتێ بێ سوود بگەێنێ ئەبێ ئیعلام سوود بگەینە بە کۆمەلگا نەک زرە بگەینێ بە کۆمەلگا کەناڵی وا هەیە 6 کەسدانیش ملیان ئەوە زەقاتێتە پێشۆری شاشەکە خەریکی شەڕ جنێ و جنێوان بە یەکتر و یەک سوکردن و یەک کەمکردنەوە کەی کۆمەلگا وابێت کاکە تەنها بۆ ڤیو کارەکەن مامۆستا هەر بۆ ئەوەیە کاکە مزایدەکردنە بەسەر ڕۆحی ئەم خەڵکە فەقیرەکەش داشە دەمیت چقە ئەوە کردێتەوە ماغوە پیانە بە چه ئەمەلێکەوە بژی بە چه ئەمەلێکەوە بێتە ناو دنیاوە ئەمە کێشەی ئێمە لە میایە براگیان یعنی ئێمە خۆشەویستیمان بۆ خاکەکەمان لەوایەت کەەوە تەجاوزی شتە سەلبیەکان بکەین بیهێڵینەوە دەراسێک بزانین بۆ وایە ئەگەر توانیمان چاکیکەین ئەگەر نەمان توانی بەنەو ئەک مامەڵی لەگەڵا بکەیتەوە ئەو کەسەش نەشکێنین ئەو کەسەش نەی نەخوارەوە وای لێ نەکەیتەوە بەجارێ بڕوخێ چونکە ئێمە پێویستمان بۆیە دائیمە کە پەیکوڵی کاتە بەرجێمان بەرخاچمان بۆ ئەژۆمان نشتی هەڵسینەوە بیرکردنەوە چۆن هەنگاوی کە بنین چۆن بڕۆین بەرەو پێشەوە لە دوا ڕوا بەرەو پێشەوە تازە ئێمەینە شەڕی حیزبایەتی و شەڕە پەڕۆ و شەڕە ئەمشتانە ئەمانە کەی یعنی مێشکی خەڵک مەژغوڵە بێ کە مەژغوڵ بوو بژێوی ژیان دروستە بێ کە بژێوی ژیان دروست بوو تۆ هەوڵەیە هەرچواری بە شتێکە دەستکەی بۆی پێ بژی ینی بیر ناکەیت تۆ لەوێ تەفاسیلی ئیشێکی هونەری جوان بکەیتەوە خەڵک دڵخۆشکە بڕۆ گەورەترین ئیش بێنە بیسە بخرە ناو خەڵکەوە خەڵک دڵی خۆش نییە چکە کێشەی کیان بۆ دروست هاتووە کە لەوە پێش خەتەوە قوع نەبووە جاران محاسبەی کیانەکە کە جنێوێ با بە سەرۆکێکی کورد نەیە ئەیان خسە زیندان ئەیان کوشت تەعزیبیانە لە زمانی ناتە دەروا بڵێ ئەمڕۆ تا خەڵکە خۆی جنیاوات سەبەب چییە؟ ئەبێ بگەڕی بە شوێن ئەو هۆکارانە بۆچی وایە ئەمە هەمووی بێ سیستەمیە بە قوربان کۆمەلگایەک قانونی تیانە بێ سیستەمی تیانە بێ بەرەو هەڵدێریەکی مەداخەوە مامۆستا لە کۆتاییدا ئەمەوێت پرسیارە سەر ئەو کەم چی بکرێت بۆ ئەوی کە ئەم بەرهەمانە لە ناوچوون پارێزرێ و کارێک بکرێت کە شایستی ئەم بەرهەمانە بێت واللهی من خۆزگە هیوادارم ئێستا بەرپرسێک لە وەزارەتی ڕۆشنبیری دڵسۆز گوێ لەم قسانەمان بێت بیر لەوە بکەنەوە وەکو پرۆسەی بێن بە وەزارەت لە کولی شارێک دایرەیەکی مۆسیقای تەقلیدی بکەنەوە ئەو ئەرشیفانە لەوێ کۆکەنەوە و باحیسی بۆ بێن بۆی تەحلیل و ئەو شتانە شیکاتەوە بە چ شێوازە گونجاوە ئەنجامەکانی بگەێنێ بە کۆمەلگا لە ناو پەیمانگاکانە لە ناو کۆمەلگا لە ناو جێگە معنیەکانە بۆی کەوە بتوانین سوود لەو ڕابردووی خۆیانەوە بگرین چونکە ئێمە ئەگەر سەیری تاریخ خۆمان بکەین تاریخمان زۆر نزیکە بعضش هەیە زۆر کۆنە بعضێکی دروستکراوە
ینی بەعزیان خوێندنەوە بۆ چوونی تاکە کەسێکە کە ئەبێت تەوسیق کری ئەمانە بەڵام بەداخۆڵم ینی وەختێ شعوری کورد تۆزێت مێشی کرایەوە مێشکەکەی بەرەو فەوزا کرایەوە لە دوای چواردی تەمووزەوە دووبەرێکی کەوتە ناو کردەوە لە دوای ڕاپەڕی خراپتر کە ئەوایە بەرەو باشتر بڕۆشینایە چکە ئەمانوێ بین بە دەوڵەت ئەمانوێ بین بە وڵات وڵاتی بنەمای یەکگرتوویی هەیە خەڵک لە دەرەوەکەوە احترافیەوە کاسەری سیستەمی ناوخۆ دەکات بزانانی ئەو تۆ ئاسی خەڵکەکە لە چ ڕادێکە لە ئاسەکایە ئەمانە هەمووی پێداویستیکەوە بتوانین بیکەین لەبەرەوە وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ مؤسساتی خۆی بکاتەوە لە شارەکانە لەم بوارانە بە تەفسیل کەسانی بۆ تەعین کات و لەو کەسانی کەوا پسپۆڕن بۆی کاپتوان بە ئەنجامی خوێن و بە ئیشی خۆیان بکەن دەستەکانە خۆش مامۆستا سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت گەورەت کردی مامۆستا سپاس بۆ هونەرمەندی گەورە مامۆستا ئەنوەر قەرداغی کاوەشێکی ڕاستە و خۆ لە لامان بوو بەڵێ ئازیزانم تاوای وەرگەڵاوەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن